ڕۆژ باش خۆشەویستان لە هەرکوێ بینەر و بیسەرمانە سڵاوتان لەبێت و بە هیوای ڕۆژێکی نوێ و پڕ لە ئاسوودە بە هیوام هەمووتان لە ساغ بن بەختەوەر بن ئەمڕۆژ با خۆشحاڵە و لە عەڵقەیەکی نوێی پرۆگرامی بانی باش هاتینەوە خزمەتێوی ئازیز بە هیوام کۆی بڕگە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی بانی باش بەدڵ و ڕەزامەندی هەمووان بێت تەور یەکەم و قسە و باسە بێ سەبارەت بە بابەتێکە کە ئێستا پرسی گەرمی تەواوی میدیاکانی جیهانە ئەویش کارەگەریەکانی جانگ لەسەر دەروون و لەسەر تاک و بە هەمان شێوەمان و زیاتریش لەگەڵ فارس لەسەری ئەدوێن فارسڵەوە لەبێت و بانیت باش سڵاو عەزیزە بانیت باش هیوادارم کە باش بیت فەرەزان بانیەوەش باش ومێدم تەندروست باشی هەموو لایەکتانە هەموو لایەکتان ساغ بن سەلامەت بن دوور بن لە نەخۆشی و ناخۆشی و تەندروستی جستەیی و هاوکات دەرونی و ناوەکیشتان باش بێت و هاوشێوەی تەوەریەکەمان هەموو لایەکتان لە ئاشتی و ئاشتەوایی و خۆشەویستی و تەبایە بژین و دوور بن لە جەنگ و هاوکات کاریگەریەکانی جەنگ هەڵبەتە ئەوەی ئەمڕۆ کە ئێمە باسی لێوە دەکەین ئێمە نا دەروون ناسین و هەروەها نا شیکەرەوەی بواری جیۆپۆلیتیک یاخود جیۆسیاسەتین و هەروەها نا وەکو کەسانی سەرباز و کەسانی پسپۆڕ لە بوارەیە قساکەین بەڵام ئەوەی کە وەکو ڕاگەیاندن کارێک وەکو میدیاکارێک وەکو بابڵ ڕۆژنامەنووسێک وەروەها وەکو چاودێرێک لەسەر میدیا جیهانەکان و هەروەها بەپێی ئەو باگراوندەی کە لەگەڵ خەڵکانی توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵایەتی و سەربازیش بە هەمان شێوە بەلێکەوتنمان هەبووە و بەپێی خوێندنەوەی خۆشمان بۆ مێژوو بە بڕووداوەکانی مێژوو باس لە یاخود باسێکی کورتی جەنگ و کاریگەری جەنگ لەسەر کۆی سێکتەرەکان کۆی بوارەکان لەسەر کۆمەڵگا لەسەر تاک لەسەر هەموو مرۆڤەکانی ئەو بۆتە کۆمەڵایەتیە جوگرافیکەوە تێداژن هەڵبەتە لە ئێستاە پرسی بابەتی جەنگی نێوان ئۆکرانیاوە ڕووسیا هەڵبەتە پرسێکی گەرمە و پرسێکە بۆتە مقۆمقۆ و قیل و قالەی هەموو میدیاکانی جیهان بە میدیا ناوخۆیەکان و هاوکات میدیاکانی هەرێمی کوردستانەوە هەڵبەتە جەنگ خۆی حاڵەتێکی جگەلەوەی کەوا سەربازیشە لە هەمان کاتە حاڵەتێکی پراگماتیزمە باشە پراگماتیزم بۆ واتای کە بەرژەوەت خوازیە و ئەو لایەنێکەوە هەمیشە جاڕی جەنگ لێدا حەز و ویست و خولیای بۆ پاوانخوازی و بۆ فراوانخوازی وا دەکاکەوە جەنگ بەرپا بکە هەڵبەتە عەزیزە بیرمان نەچێەوە بینەریش باشە زانێت کە مێژووی مرۆڤایەتی پڕە لە جەنگ و کوشتار و دوجار مرۆڤەکان کورد دەڵێن ناحەوێنەوە و هەمیشە ئەوەی کە ڕۆستۆڵێ مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە بەڵام لە هەمان کاتە هەندێک فەیلسوف دێن دەڵێن نەخێر مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتی نییە بەڵکو مرۆڤ بوونەوەرێکی شەڕانگێزە و مرۆڤ هەمیشەوا دەکات کە لە سەر پشتی لایەنی بەرامبەر بیکاتە پلیکانەیەک بەسەریا سەرکەوێ بۆ گەشتن بە حەز و خولیا و ئارەزوەکانی بەڵام دوجار ئەبینین ئەگەر بگەڕێنەوە بۆ دوتوێی لاپەڕەکانی مێژوو ئەگەر بگەڕێنەوە بۆ نێو کتێبەکانی هێرۆدۆت و کە چۆن باس لە مێژوو هاوکات جەنگ دەکات ئەگەر بگەڕێنەوە بۆ چیرۆکی شارستانێتەکانی وێلدۆڕان کە زیاتر لە دەبەر کتێبە باس لە شارستانێت و هاوکات پەیدابوونی شارستانێت و کۆی مێژووی مرۆڤایەتیەکە هەڵبەتە مرۆڤ بە کۆمەڵی قۆناغی جۆراوجۆری جەنگ و هاوکات کۆمەڵی قۆناغی جۆراوجۆری کوشتارە تێپەڕیوە ئێمە ئەزانین هەر لە سەردەمی سۆمەریەکانەوە جەنگ هەر هەبووە یعنی لە بینی سۆمەرەکان و هاوکات ئەو ناوچانێکەوە لە دژیان بوون یاخود ئەم ناوچانێکەوە هاوسنوور بوون لەسەر سەروبەندی ئاشووریەکانە بابلیەکانە ئەکەدەکانە وەگە بڕین بەلای میسر و فرعونەکانە لەوێ هەمیشە جەنگ هەبووە ئەگە بگەڕینەوە بۆ یۆنان و ئەسینا و سپارتا لەوێ هەمیشە جەنگ هەبووە بەڵام بە فۆرمێکی دیکە جیاواز لەمە ئێستا ئەگە بگەڕینەوە بۆ ڕۆمای کۆن لەوێ هەمیشە جەنگە بۆ تاوەکو هاتنی مەسیحیەت و لە 300 و پێم وابێ هەڵ نەبن مەژمارەکە 313 کاتێک کە ئیمپراتۆر یاخود پاشا قۆستەنتین مەسیحی بوونی خۆی ڕادەگەێنێ لەو سەروبەندەیە پێم وابێت تاریخی ئەوە نیە بڕوارەکەی ئەگە هەڵ نەبن ئەگە هەڵەش بۆ ببەخشنە تاریخەیە بەڵام ئەتاو کاتە جەنگ بەرپا بووە لە سەدەکانی ناوەڕاستی مەسیحیەتدا جەنگەر هەبووە و هاوکات لەگەڵ هاتینی ئاینی ئیسلامیشە لە سەرەتا لە قۆناغی مەکە جیاواز بووە لە پاشان لە قۆناغی مەدینە شێواز و فۆرمێکی دیکە وەرگرت کاتە هەمیشە
جەنگ هەر هەبووە بەڵام جەنگەکان ئەو کاتە لەژێر سایە و فۆرمی ئاین و هەوکات بڵاوکردنەوەی ئاینی ئیسلاما بووە و بیریشمان نەچێت لە سەروبەندی خلافەتەکان و لە پاش خلافەتەکان جەنگ هەر بەردەوامی هەبوو تاوەکو ئێستاشی پێوە بێ و بەراوردترین جەنگیان جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دۆمە کە زیاتر لە چەندان یاخۆت سەدان میلیۆن کەس بوونە قوربانی و لە پاش جەنگی جیهانی دووەمیش هەتاوەکو ئێستا مرۆڤەکان چۆنەڵێ هاکو دەڵێ نەگەشتنەوە ئاستە ژیریەی کە بزانن جەنگ ماڵوێرانیە جەنگ وێرانکاری لەگە خۆیان هێنێ جەنگ کاریگەری لەسەر تەواوی سێکتەرەکانە بێت جەنگ هەموو جونگە ئابووری کۆمەڵایەتی سیاسی هەمووی دەوەستێنێ ئەمەی کە ئێستای بینین ئەمەی ئۆکراین هەڵبەتە چەنە بەپی قسەی توێژەران و ینی پسپۆڕانی بواری جەنگوانە ئەم جەنگە ڕەنگە تەشەنە نەسەنێ بەڵام ئەگەر تەشەنە بسەنێت و هاوکات کۆمەڵێک وڵات مداخلی تێدا بکات ئەو کاتە ئێمەش لێرەیە ڕەنگە هەندێک خەڵک هەیە کە بابەتی هاتنی پەنابەری ئۆکرانی بە وڵاتیم بۆتە شتێکی شۆخی و پێیان خۆشەکەەوە پەنابەری ئۆکرانی بۆ وڵاتە بێت بەڵام ئەو کات ئێمەش بە ئاگری جەنگە سوین کە ئینشەڵڵا هیوادارین کەواش نەبێت بێگومان جاگە بێنە سەر زیانەکانی جەنگ کە هەمومان ئەزانین و بینیمانە کە لە جەنگی جیهانی یەکەم و دووەم بینیمان کە کۆمەڵە زیانی لێکەوتەوە چی مادی بێت چی گیانی بێت لێرەدا منداڵان کە بوونە قوربانی جەنگەکان دەرونیان هەڵبەتە پەروەردەی منداڵێکێکە لە هەرە سێکتەرە گرنگەکانی جیهان و مرۆڤایەتیش بە هەمان شێوە ئەگەر سێر بینە فارز بینە سەرەوەی کە چەند زیانی بە بواری ئابووری گەاند و لێرەدا کە بینین ئێستا بواری ئابووری لە ئۆکرانیا بە شێوازش لە خاوە کە دەوانێت بۆ جاری تر ئەگەر کۆنتترۆل نەکرێتەوە بە بەهماشەوە هەموو جەنگەکان کە لە وڵاتەکان کراوە عێراقش بە کە بینیمان لە شەڕی داعش کە چەنە زیانی ئابووری بە وڵات گەشت بینیمان کە کۆمەڵە ڕووداوی نەخوازرا و ڕوویدا کۆمەڵێ بابەتی تر ڕوویدا ئەمانە هەموو ڕووداون ئەمانە هەمووی زیانەکانی مادی و گیانین کە بە وڵات بە تاکەم بە مرۆڤەکان ئەگەیەندرێت و بەدەر لەوەش جەنگەکان لە هەر سەردەمی بۆ سەردەمێک گۆڕانکاری و جیاوازی ئەبینێت بەڵام لێرەدا ئەوەی کە زۆر گرینگە هەندێک جەنگ هەیە بۆ نمونە کە تۆ کات ئەبینیت ڕووداوەکان بۆ نمونە تەواوی میدیاکان ئەم لە ئێستا دەبینین شەڕی نێوانی رووسیا ئۆکرانی هەموو میدیاکانی داگیر کردو و قسە و باسی هەموو میدیا جیهانیەکانە ئەمە خۆی لە خۆیدا کاریگەری یەکجار لەسەر گوزەرانی ژیانی مرۆڤایەتی جێ هەڵێت لەسەر پەروەردەی بەتایبەت پەروەردەی منداڵ بۆ نمونە لەوانەیە بپرسێت بڵێت جەنگ چییە شەڕ چیە یان کۆمەڵە شت ببینێت بڵ ئەمانە چێ نایبینم نەمبینیوە وە کۆمەڵە بابەتی تر کە ئەمانە هەمووی زیان و لێکەوتەکانی جەنگن یەکمان هەڵبەتە هەندێک فەیلسوف باسەوە دەکەن کە دەڵێن الحرب خودعە باشە دەڵێن ڕاستە لە واقعە نیشتشی مادی مەلموسە بەدیەکەی کە تۆ جەنگە خەڵکی بەشمەینەت و خەڵکی هەژار و خەڵکی چینی خوارەوی کۆمەلگا بنە قوربانی بەڵام دوجار چینی سەرەوەی سیاسەکان نابنە قوربانی و دوجار لە بەرژەوەندی خۆیانە کۆتایی بەجەنگێن هەڵبەتە بە وڵاتێکی وەکو رووسیا لە ڕووی با بڵێن جوگرافیەوە مەودایەکی دوور و درێژی و مەساحەیەک یاخود پانتایەکی گەورەی هەیە و وڵاتێکە لە ڕووی سنوورەوە وڵاتێکی گەورەیە ڕەنگە هاوشێوەی وەکو ڕۆژهڵاتی با بڵێن ئەوروپا رووسیا هاوشێوەی ڕۆژاوای ئەوروپا بەڵام دوجار جەنگی نێوان کەپیتالیزم سەرمایه‌داری و جەنگی نێوان بلۆکی کۆمۆنیزم هەر لە سەرەتای 1940ەوە هەبووە تاوەکو ئێستاشی پێوە بێت هەر بەردەوامە و هەڵبەتە زیاترەوەی کەوا ئەوەی کە جەنگەکانی زەق کردەوە لە سەروبەندی پەیدابوونی کۆمۆنیست یاخود کۆمۆنیزم لە 1970 بە دواوە شۆڕشی ئۆکتۆبەری نێوان بەرشەفیک و منشەفیک هەبوو لە رووسیا پەیدا بوو و لە پاش هاتنی لینین بۆ سەر حکومت دوجار ستالین بینیمان کەوایەکێتی سۆڤێتی جاران لە هەمبەر بلۆشی کەپیتالیزم یاخود بلۆکی سەرمایه‌داری چ دەنگێکیان بەرپا کرد و بینیمان کەوا بە جەنگی جیهانی یەکەم و دومیش کۆتایی پێهات بەڵام ئەوەی کە ئێستا هەیە زیاتر وڵاتێکی وەکو رووسیا پێویستی بوونێکەوە بۆ نمونە ئۆکرانیا بخاتە سەر خۆی چووکە و لە ڕووی سنوور و لە ڕووی جوگرافیەوە پانتایەکی فراوان و باشیە پێویستی بە خاک و پێویستی بە زەوی نیە بەڵام دوجار ئەوەی کە هەیە وا دەکات بەرژەوەندەکانە دوجار ئەوەی کە هەیە وا دەکات بۆ نمونە چوونە نێو ناتۆوە باشە بۆ وڵاتی شوکە ئۆکرانیا ئەمە مەترسی لەسەر رووسیا دەڵێن وەکو دەڵێن ئاسایشی نیشتیمانی رووسیا دەبێت هەڵبەتە بە بابەتی یاخود پرسی ئاسایشی نیشتیمانی هەمیشە پرسێکی گەرمی
وێردی زمانی سیاسەکانە بەڵام 2000 لە واقعایە مەترسی لەسەر ئاسایشی نیشتیمانی هێنا ئەمە قسە و باسی زۆر هەڵدەگریەوە لێگەڕێ بۆ خەڵکانی پسپۆڕ و معنی لەو بوارەیە بۆیە وڵاتێکی وەکو رووسیا پێویستی بە خاک نییە بەڵام 2000 ئەو دەڵێ من کاتێک کە ئەمریکا و هاوپەیمانەکانی پەیتا تەشە ناکەنە نێو ئۆکرانیا و ویستی ئەویانێکەوە ئۆکرانیا بخەنە سەر ناتۆوە ئەمە ترسی لەسەر سنوورەکانی من دەبێت و 2000 بۆ من بتە مای مەترسی هەڵبەتە بینمانە چی ئێستاچێک لە عقلەکانی سەدا کە فەیلسوف دیۆگینە کە لە چۆنەڵی داینەمۆی عقلێتی پۆتینە و باگراوندی پشت پۆتینە و خودی خۆی پۆتینە جوڵێنێ وەکو فەیلسوفێکی سەدا هەڵبەتە لە قۆناغان هاتە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی بەڵام بەداخەوە سوود لە بیر و بۆچوونەکانی وەرنەگیراوە لە سەردەمێک لە سەردەمەکانە فوکویاماش هاتە سلێمانی باشە بەڵام بەداخەوە سوود لە بۆچوونەکانی وەرنەگیرە تاوەکو وەکو دوو عقلەتی جیاواز عقلێتی بلۆچی ئەمبەر و بلۆچی ڕۆژئاوا بەڵام ئاخۆ لە جەنگی نێوان رووسیا و ئوکراینە تەشەنە ئەسەنێ بۆ جەنگی نێوان کۆتایی هاتن بە لیبرالیزم و دەرکەوتنی بلۆکێکی دیکەی نێوان رووسیا و چین و کۆریا ئەمانە قسە و باسی زۆر هەڵدەگرێت بینەوە سەر وڵاتی خۆمان هەڵبەتە عێراق لە 1922 بەدواوە و پێشخانێکی باشترشیە بۆ جەنگ بەڵام لە 22 بەدواوە عێراق هەر لە جەنگ و کوشتار و لە بڕین و لە حربی بەردەواما بووە بۆیە بیرمانەشی ئێمە شەخو میلەتی کورد لەم وڵاتە ناخۆشی و نەهامەتی و ناڕەحەتی زۆرمان بینی و ئەم وڵاتە هەمیشە بۆەوەی کە لە نێوێ مای ناڕەحەتی بین و هیچ کاتێک ئێمە خودی خۆمان مناڵەکانمان باو با پیرانیشمان لە ئیسلاحەتانە بن هەمیشە با پیرانی ئێمە ڕادیۆیان لە بن سەرا بۆ تاوەکو بزان نەخبار و هەواڵەکان چیە بەڵام 2000 نەگەیشتن بە هیچ ئەنجامێک و چوونە دو مانزڵی خۆیان ماڵ ئاویان لە ژیان کرد بۆیە 2000 جەنگ کاریگەری هەیە لەسەر پەروەردە 2000 جەنگ کاریگەری هەیە لەسەر ئابووری جەنگ کاریگەری هەیە لەسەر ژیانی مرۆڤەکان جەنگ کاریگەری هەیە لەسەر پێشکەوتنی کۆمەڵگا جەنگ کاریگەری هەیە لەسەر ڕاڕەوەی کۆمەڵگا بۆ نمونە لە جەنگەکانە هەموو وڵاتێک هەمیشە هەوڵ ئەدا لە سێکتەرە گرنگەکان بدا بۆ نمونە وڵاتێکی وەکو عێراق کاتی خۆی کە ئەمریکا هاتە وڵاتەوە لە چیدا لە کارەبایدا باشە کارەبا بۆ لەبەروی ژێرخانی وڵاتە ژێرخانی ئابووری وڵاتە ژێرخانی وڵاتە و هەر کاتێک ژێرخانی وڵات کاول بێت بە دەیان ساڵیش نایەتەوە تایبی ئێستاش کارەبا بۆ خراپە خۆ لە سەروبەندێکە چی وێزگەی کارەبای باشە بوو لە وڵاتە کە ژێرخانێکی باشی وڵاتە بوو کە ئەمریکا لەیدا ئێستاش نهاتەوە تایب وەکو جارانی لێ نهاتەوە وبینی کەوای ئێستا کارەبا لە چه ئاستێکایەوە بۆ نمونە عێراقی گەورە و هەرێمی کوردستان لەسەر یەک وێزگەی کارەبا بوو باشە کە ئەمریکا هات یەکەم کارویەکەم ئامانجەوە بوو کە ئەو وێزگەیە پێک ئەبێنێت چکە وزەیە هەر کاتێک تۆ لە وزەی هەر وڵاتێک خاڵی بەهێزی عێراق بێگومان ئەو کاتە وزەیە کە تەفەوت ناتکرد ئەو وڵاتەش لە ڕووی ژێرخانەوە بەرەو فەنابوونە چی بۆیە لە ڕووی دەرونیەوە جەنگ کاریگەری خراپی دەبێت بۆ نمونە جەنگ وا دەکا مرۆڤی توندڕۆ دروستکە جەنگ وا دەکا مرۆڤی بێمتمانە دروستکە جەنگ واکە مرۆڤێک لە ڕووی دەرونیەوە تووشی پارادۆکسێک بێ نازانێت کامە لە حەق و کامە لە ناحەق کامە لە ڕاست و کامە لە ناڕاستە کامە دروستە و کامە نادروستە کامە ڕاستە کامە هەڵەیە کامە ئەرێنیە کامە نەرێنیە کامە پۆزتیفە کامە نێگەتیفە جەنگ وا دەکات تووشی قات و قڕی بیت جەنگ وا دەکات تۆ مرۆڤێک بی هەم تەنانەت جەنگەکان مرۆڤی گەندەڵش دروستەکە جەنگ مرۆڤی گەندەڵش دروستەکە بۆ لەبەرەوەی مرۆڤ بە سروش کەوترا مرۆڤە تاو هەر مرۆڤە دوجار و ئەوە کۆمەلگا و دەوروبەری چۆنەڵی تەحکومەکەنە سەر ئەو مرۆڤە تۆگە لە کۆمەلگایەکە بژی لە وڵاتێکا بژی بۆ کە پڕ بێ لە جەنگ و لە کوشتار و لە ئاشوب و بێمتمانەیی و لێکترازانی کۆمەڵایەتی لێکترازانی سیاسی لێکترازانی ئابووری نێوان مرۆڤەکانی ئەو وڵاتە بۆ نمونە کاتێک کە دەسەڵاتدارێک بەڕێوەبەرێکی گشتی بەڕێوەبەرێک فەرمانبەرێک کە لە شوێنی خۆیان کار دەکات هەموو هەوڵی ئەوەیە کە بۆ خۆ دەوڵەمەندکردنی خۆی کار بکە دەڵێ من لە وڵاتێکە ئاژیم وڵاتێکی سەر ڕۆیە و وڵاتێکە بێمتمانەی تیا دروست بووە وڵاتێکە پڕ لە جەنگ و کوشتار و ئاشوب بۆ خۆم دەوڵەمەند نەکەم تاوەکو بە زووترین کات ئەم وڵاتە بەجێ بێڵم کامەش کاریگەریەکانی گەنجە لەسەر ئەوەی کە مرۆڤی گەندەڵ دروست دەکات با بچینە لای پەیامبەرمان سەرمەد بۆ زانینی هەواڵی زانێرەکانی شاری کەرکووک سەرمەد سڵاو باوەڕ لێ بتوانیت باش
سڵاوتان لێبێ بەیانیتان باش. باش سەرمەد لە کەرکووک چییە گوزارێت زانیاریەکانی ڕۆژ ئەمڕۆ لە کەرکووک چین فەرم و کات بۆ تۆیە؟ بەڵێ دیارە لە شاری کەرکووک ئەمڕۆ ئاسمان ساماڵە لەبارەی کەشوهاوە لە نێو ماڵی ڕۆشنبیریش لە کەرکووکدا ئەمڕۆ کۆڕێک ڕێک دەخرێت بۆ بە هاوکاری یەکێتی نووسەران و ڕۆشنبیرانی عێراق لەخی کەرکووک لە ماڵی ڕۆشنبیری کۆڕێکی نەقدی ڕێکەخرێ بۆ چەند نووسەرێک ئەمە کاتژمێر سەعات کاتژمێردا جیاواز لەم بابەتەش ئەمڕۆ یادی شەیدکردنی ئیمام موسای کاظمە کە هاوڵاتیانی شیعە مەزهەب لەم شارە وەک شارەکانی دیکە یادی ئەو مەراسیمە یاخود بڵین یادی شەیدکردنی ئیمام موسای کاظم دەکەنەوە بە چەند دابەشکردنی خۆراک و چای و چەند مەراسیمێکی تایبەت بە خۆیان هەیە کە لە حوسەینیەکانی گەڕەکە شیعانشینەکان ئەنجامەدرێ. جیاواز لەم بابەتەش دەچینە سەر وزە لە کەرکووک ئەمڕۆ ماوەی چەند ڕۆژێکە لە کەرکووک بابەتی بنزین هاوڵاتیانی بەتەواوەتی نیگەران کردووە سرەی بنزین لە سەرجەم بەنزیخانەکانی شاری کەرکووک بە تەواوەتی درێژەی کێشاوە تا ئێساش هاوڵاتیان نازانن هۆکارەکەی چییە بەشێکیان هۆکارەکەی بواگەڕێنەوە کە کۆبۆنی بنزین لە 8 ڕۆژ جارێک تەوزیعکرا پێشتر یاخود هەر کۆبۆنێک بۆ 8 ڕۆژ جارێک بنزینی پێوەربگری. بەڵێ لایانی پەیوەست لایانی معنی لایانی پەیوەندیدار ئێوەکو پەیامنێر لەگەڵانە هەماهەنگی یاخود پەیوەندیتان هەبووە لە چەند ڕۆژی ڕابردووە ئەوان هۆکارەکەی بۆ چیە گەڕێنەوە کە خۆ قەرەباڵغی لە بەنزیخانەکان و ئەم لۆدێکەوا دروست بووە ینی هۆکارەکانی چینەوە بۆ چێ گەڕێنەوە و ڕێگە چارە چییە ینی بۆی کە هاوڵاتی لەم شارە دووچاری ئەوە نەبێتەوە کە لە سەدەی 21 و 2022دا لە ئێستا لە هەمان نەفەسی جارانی پاش پرۆسە سرە بۆ بنزین بگرێت. ئەزای بابەتەکە چۆنە لە پێشتر لە کەرکووک سەرجەم بەنزیخانەکان بنزین بە 450 دابەشەکران سەرجەم بەنزیخانەکان بنزین بە 450 دابەشەکرا چەند بەنزیخانێکی تایبەت کرا بوو بە ئەهلی بوون بەنزیخانەکان بەڵام لە ئێستا 4 بەنزیخانە لە کەرکووک تایبەت کراوە بۆی بنزین بە 650 فرۆشە بەنزیخانەکان حکومیشن بنزین بە 650 فرۆشن جیاواز لەوەش هەر کۆبۆنێک پێشتر 8 ڕۆژ جارە بنزینت پێوەردەگرت بەتار هاوڵاتیەک بۆی هەبوو 8 ڕۆژ جارێک تەکسی 6 لیتر بنزینی وەرەگرت خصوصیش بڵێن تایبەتیش 50 لیتر بنزینی وەرەگرت لە ماوەی ئەو 8 ڕۆژەیە بۆی هەبوو یەکجار بنزین پڕ بکات بەڵام لە ئێستاە ئەو 8 ڕۆژە کراوە بە 4 ڕۆژ هەر کۆبۆنێک 4 ڕۆژ جارێک بنزینی پێوەردەگیری ئەمە وای کردووە لۆدێکی زۆر لەسەر بنزیخانەکان دروست بێ. بابەتێکی دیکەشەیە ئەوەیە کە ئێمە هاوسنووری لەگەڵ شارەکانی هەرێمی کوردستانە لەوێ بنزین گرانترە ئەو هاوڵاتیانی سەردانی کەرکووکەکەن دێن لێرە بنزینێک پڕەکەن و ئەو جاگەڕێنەوە بۆ کەرکووک ئەمە ژوای کردووە لۆت دروست بێ لەسەر بەنزیخانەکانی شاری کو ئەمەش هۆکارە فەرمەت بەدەر لە بنزین بینین گازش بە هەمان شێوە سەرەتا بابەتی شتەمەنەکان بە گشتی نەوت سەرەتا بنزین و ئێستاش بنزین و گازش بە هەمان شێوە هۆکارەکەی گاز بۆچی؟ تێنەگەیشتم لێستا بەدەر لە بنزین بینین گازش بە هەمان شێوە ئەزمەی گازە یاخود قەیرانی گازە. باش سەرمەت ئەگەر جێویستی ئەمە هەڵبەتە عەزیزە پرسیارێک کە ئاخۆ گازیش هاوشێوەی بنزین لۆدی لەسەرەوە قەیرانی لەسەر یاخۆ تەنها بنزینەکەی و گاز بێکێشەیە و هاوڵاتیان کێشەی گازیان نییە ئاخۆ لە ڕاستیاوایە هاوڵاتیان کێشەی گازشیان هەیە باشە بنزیخانیانەی کە گازی تێدا دابەش دەکرێتن بە هەمان شێوە سەرەیەکی زۆر گیراوە هاوڵاتیانی نیگەران کردووە تاوەکو ئێستاش لایەنی پەیوەندیدار نەیتوانی و ئەم کێشەیە چارەسەر بکاتن هۆکارەکەشی نادیارە ئاخۆ لایەنی پەیوەندیدار گازیان لێکم کراوەتەوە یاخود ئەوەیە کە هۆکارێکی دیکە بێت تاوەکو ئێستا کێشەکەەوە خۆی ماوەتەوە گاز نەوت بنزین هەر ماوەی کێشەیەک لە شاری کەرکووک هەڵەداتەوە ئەمە
باس لەو بکەم کە کەرکووک تاکە پارێزگایە بەدەر لە هەرێمی کوردستان لە شارەکانی عێراقا ئەم کێشانەی هەیە لە سەرجەم شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق کێشەی بنزین هاوڵاتیان هەر بیریان چۆتەوە بەڵام لە کەرکووکە ماوەی جارێک ئەم کێشانە سەر هەڵەداتەوە و هاوڵاتیان بەتەواتی نیگەران دەبن. باست لە بۆنەیەکی ئاینیکە کە تایبەتە بە شیعە مەزهەبەکان لە کەرکووک ینی لە هەموو عێراق بەڕێوە دەچێت بە تایبەتی لە ناوچەکانی خواروی عێراق بابەتی بۆنە ئاینەکان یاخود پرسە ئاینەکان و لەدایکبوونی هەر ئیمامێک یاخود کۆچی دوایی هەر ئیمامێک بێت و بەرزڕاگرتنی ئەم بۆنە و یادانە لەلایەن تێکڕای چین تۆژەکانی کۆمەلگاوە بە تایبەت لە ئێستایا بینی کە چینی شیعە مەزهەبە بۆ کەرکووک و بۆ ئەم شاری ئێمە تا چەند بۆنە ئاینەکان و لە ئێستاە کە باست لە ئیمام موسای کازم کرد و بۆ نمونە لە دایکبوونی پێغەمبەری ئیسلامە درودی خوا لەسەر بێ یاخود هەر بۆنەیەشی ئاینی لە شاری کەرکووک تا چەند بۆتە مایی پتەوکردنی زیاتری پەیوەندی کۆمەڵایەتیەکان پتەوکردنی زیاتری پێکەوە ژیان و ئاشتی و ئاشتەوایی نێوان سەرجەم پێکاتەکانی کەرکووک و هەموو پێکاتەکان دوور بن لە عەقڵیەتی جەنگ عەقڵیەتی ڕق لێبوونەوە عەقڵیەتی یەکتر نەخوێندنەوە. بەڵێ دیارە کەرکووک وەک لای هەمووان ئاشکرایە کە شاری ئاشتی و پێکەوە ژیانە سەرجەم نەتەوەکانی عێراق لە شاری کەرکووکە بوونیان هەیە بە کورد و عەرەب و تورکمان و مەسیحی و کلد و ئاشوریشەوە ئەمە وای کردووە کە هاوڵاتیان هاوبەش بن لە کاتی بۆنە ئاینیەکانەوەتە هەر نەتەوەیەک یاخود هەر قەومیەتێک لە کەرکووکە کێشەی یاخود بۆنەی ئاینی هەبێت لە کەرکووکە ئەوە نەتەوەکانی دیکەش بۆنەی هاوبەشە بن لەگەڵیانە لە بۆنە ئاینیەکانە هاوبەشی خۆشیەکانیانە بن هاوبەشی ناخۆشیەکانیشیانە بن بۆ نمونە لە جەژنەکانی نەورۆزە کە تایبەتە بە هاوڵاتیانی کورد لەم شارە سەرجەم نەتەوەکان ئاهەنگ دەگێڕن و دەچن بۆ سەیران کێشەی بەردەوام بە بۆ نەتەوەکان وا دەکات کە هاوڵاتیان زیاتر لە ناو یەکترا یەکگرتوو بن هاوبەشی خۆشی و ناخۆشیەکان بن کەرکووکیش بە هەمان شێوە پارێزگاکانی دیکەی عێراق لە بۆنە مەزهەبیەکانە بە تایبەت بۆ یادە ئەو یادانی کە تایبەتن بە هاوڵاتیانی شیعە مەزهەبەوە لە چەند گەڕێکێک زیاتر ئەم بابەتە بڵێن تۆخ بۆتەوە بۆ نمونە گەڕێکی تسعین گەڕەکەکانی ئەو گەڕەکانی کە زیاتر هاوڵاتیانی شیعە مەزهەب لێ دادەنیشن زیاتر ئەم بۆنە ئاینیانە ڕنگدانەوەی داوەتە سەر هاوڵاتیانی شارەکە بەڵام لە گەڕەکەکانی دیکە بە حکمی ئەوەی کە کەم هاوڵاتیانی شیعە مەزهەب نیشتە جێبوونەتیایە ئەو بۆنانە زۆر ناگات. بەڵێ سەرمەت زۆر باشە کێشەی ئینتەرنێتی پێم وابێت سپاس بۆ پامێرمان سەرمەت کە بەڕاشەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان بوویت. باش هەڵبەتە بێگومان کۆمەڵێشتی باس کرد ینی بەدەل لە بابەتی بنزین و بابەتی گاز ینی پرسی گەرمی وڵاتی عێراقانی بۆ منە کۆمەڵێک بۆنەی ئاینیمان هەیە بەدەل لە بۆنە نیشتیمانەکان ئەنی بۆنەی لەدایکبوونی ئیمامەکان یا خۆت پێشەواکان و هاوکات بۆنەی کۆچی دوایی پێشەواکان هەڵبەتە عێراق و سەرچاوەیەک لانکەیەک بۆ زۆری ئائیمە بۆ زۆری ئیمام بۆ زۆری بۆنی ئاینی بەدەل لە بۆنەکانی دیکە هەڵبەتە هەموو ئیمامەکان هەموو پێشەواکان هەموو ئەئیمەکان وەکو چاکسازێکی کۆمەڵایەتی وەکو چاکسازێکی ئابووری چاکسازێکی سیاسی و چاکسازێکی ڕۆحیش بوونەکە هاتوون بۆ مرۆڤایەتی و هەمووان پەیامی باشیان پێ بووە پەیامی جوانیان پێ بووە و لە سەروبەندی ژیانکردنیان هەوڵیان داوەکەوە خەڵکی فێرە خۆشەویستی بکەن خەڵکی فێرە ڕێز لێگرتن بکەن خەڵکی فێرە قبولکردنی بەرامبەر بکەن خەڵکی لەژێر ڕێنمایی و ڕێنمونی قورئان و فرمودەکانی پێغەمبەر یاخود پەیامهێندا بیریان ڕۆشن بکەنەوە بتوان یەکتریان خۆش بوێت خوددایان خۆش بوێت ژیانیان خۆش بوێت
و لە خۆشەویستیا بژین و لە هەمان کاتدا هەموو پەیامهێنەکان و هەموو پێشەواکان و هەموو ئیمامەکان و هاوکات ئەو کە پێوتری ئەئیمەکان لە هەموو مەزەبەکانە چ سونە مەزەبێت شیعە مەزەبێت چ مەزەبە جیاوازەکانی دیکە بێخود ئەو لقوپ و پۆپانی کە لە شیعە و لە سونەیە ئەبنەوە کۆمەڵێک لە قوپی جیاوازی تێدایە ئەوانی شاوڵێنداوە کەوا خەڵکی لە جەنگ بەدوور بگرن خەڵکی لە کوشتار بەدوور بگرن خەڵکی لە ئاژاوی سیاسی ئاژاوی کۆمەڵایەتی بەدوور بگرن ینی تەنانەت لە شاندی شوێنە باس لەو کراوە هەندێک جەنگ هەیە فیتنەیە باشە هەندێک جەنگ هەیە فیتنەیە ڕەنگە لە یاری بەرامبەر واد لێکەکەوا تۆ هابێتە ناو نەفسی تۆ یاری پێ بکاتەوەکو تۆ شەڕ بە کەسی بەرامبەر یاخود لە ینی بەرامبەر بفرۆشی بۆیە هەمووانەکو پەیامێکی باشی مرۆڤایەتی خود پەیامێکی باشی مرۆڤایەتیان پێیا بۆ تاوکو هەمووان لە ئاشتی و ئاشتەوایی خۆشەویستی و تەبایە بژین و هەمان دوور بین لە جەنگ و لە کوشتار و لە ناڕەحەتی و لە نەهامەتی و لە ڕق لێبوونەوە لە یەکتری بۆیە زۆر گرنگیانی بۆ وڵاتێکی وەکو عێراق کە پڕە لە پێشەوە پڕە لە ئیمامی جیاواز و مەزەبی جیاواز کە هەمووان سەرقافڵەکانیان پێشەوەکانیان پەیامی جوانی پێ و بەڵام بەداخەوە بینی کە لە واقعە مرۆڤەکان پراکتیزەی ناکەن وەکو دوجار ئەچینە سەر قسەکەی دکتۆر علی وەردی کە دەڵێ ئۆپۆزیسیۆنیش هاوشێوەی دەسەڵاتە هەر کاتێک کە چووە سەر تەختی دەسەڵات دوجار هەر مرۆڤ و هەمان سروشتی مرۆڤی هەیە و دوجار ئەویش لە فۆرمێکی دیکە لە سەرەتای ئۆپۆزیسیۆنە مرۆڤێکی باشە بەڵام کەرێبێت دەسەڵاتدار ئەویش وەکو سروشت ئەگۆڕێ هیوادارین کە مرۆڤەکانی ئێمەش هاوشێوەی ئیمامەکانی خۆیان وەکو پێشەوەکانی خۆیان باش بن چاک بن ڕێک بن ساز بن لەبار بن بۆی کۆمەڵگایەکی باشمان هەبێت باوچینە سلێمانی بۆ لای ئاوارە ئاوارە سڵاوە لەبێت و بانیت باش با بزانین هەواڵ و زانێرەکانی شاری سلێمانی فەرموو ئاوارە سڵاوتان لەبێ عەزیزە فارس بانیتان باش دیارە ئەمڕۆ لە سلێمانی دیدارێکی زۆر گرنگ بەڕێوەدەچێت دیدارێکی گرنگی ئابووری و کەسی پسپۆڕ و شارەزە و کەسی پەیوەندیداریش بەو بابەتە لە نێو دیدارەکەدا دەبێت من دەمێت ئەمڕۆ زیاتر تشک بخەمە سەرم دیدارە بەها باسیم دیدارە بکەم لە سلێمانی چکە دیدارێکی ئابووری گەشت و گوزاری گرنگە بۆ پارێزگای سلێمانی و هەرێمی کوردستان نەگەر تەنها پارێزگا بەڵکو لەسەر ئاستی هەرێمی کوردستان و تەواوی شوێنە گەشتیاری و گەشت و گوزاریەکانی هەرێمی کوردستان زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی لەگەڵ سەنتەری خزمەتگوزاری کۆمەلگا بە هاوبەشیەکەتی وەبەرهێنەرانی کوردستان دیدارێکی هاوبەش ڕێک دەخا بە ناونیشانی ڕۆڵی گەشت و گوزار لە گەشەی ئابووری ئەم دیدارە ئەم گفتوگۆکردنە تەنهاوە نییە گفتوگۆیەک بێت و بڕوات و بەست کەسی پسپۆڕ و شارەزای تێدا دەبێت وتم با ئەو کەسانیشی کە بەشداری دەکەن باسی بکەم کێ گفتوگۆ دەکات لە نێو پرۆژەکە تا کێ بەشداری دەکات و گفتوگۆکان چۆن دەبێت هەڵبەتە دیدارەکە سعات 30 خولەک دەست پێ دەکات دەستپێک پرۆفیسۆر یادەدەر دکتۆر ئالان فەرێدون سەرۆکی زانکۆی پۆلتەکنیکی سلێمانی وتار پێشکەش دەکات دواتر وتەی ئازاد محەممەد سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەبێت لە سعات 11 بڵێن ئەفو 45 دقیقە پانێڵەکان دەست پێ دەکات خاتو ئەمەل جەلال محەممەد سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان قسەکردنەکەی لەسەر ڕەهەندی ئابووری و نیشتیمانیەکانی کەتی گەشت و گوزار دەبێت لوقمان وەردی سەرۆکی لیژنەی شارەوانی و گەشت و گوزار لە پەرلەمانی کوردستان قسە دەکات لەسەر یاسای گەشەپێدانی گەشت و گوزار و ڕۆڵی پارلەمان لە چاکسازی یاسادا هاوکات پرۆفیسۆر یادەدەر دکتۆر شیروان عومەر ڕەشید مامۆستای زانکۆ و شارەزا لە بواری گەشت و گوزار گفتوگۆ دەکات لەسەر کاریگەری گەشت و گوزار لەسەر ئابووری هەرێمی کوردستان یاسین محمود ڕەشید سەرۆکی یەکێتی و بەرهێنەرانی کوردستان لەقی سلێمانی ڕۆڵی کردی تایبەت لە گەشت و گوزار هەڵبەتە لە دوای پانێڵەکان لە دوای گفتوگۆکانی پانێڵەکان ئەو کارنامەی گفتوگۆیانی کە هەیە هەم ئەمەلخان لە سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان دەیباتەوە شەنوکەوی دەکات و یەکێتیەوە وەبەرهێنەرانی کوردستان لەقی سلێمانیش لەسەر ئاستی باڵا گفتوگۆی لەبارەوە دەکات دروست تقریبان 3 مانگ پێش ئێستا هەر بۆ خۆم لەگەڵ ئەمەلخان بەرنامەیەکم ئامادە کرد سەبارەت بە گەشت و گوزار و گفتوگۆکانی گەشت و گوزار و چارەسەرەکانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان و گرفتانی کە دێنە بەردەم گەشت و گوزار لە هەرێمی کوردستان چین ئەو باسی لەوە کرد هەندێکیان تەکنیکین واتە هەندێکیان دەکرێت بەدەل لە قەیرانی دارایی هەندێکیان دەکرێت خۆمان زوو بە زوو چارەسەریان بکەین ئەوەی کە کۆنتاکتی تازە دروست بکەن لە نێوان وەبەرهێنەران بۆەوەی کە وەبەرهێنانی گەشت و گوزاری بکرێت لە هەرێمی کوردستان بە شێوازێک کە لەگەڵ سەردەمی ئەمڕۆ بگونجێ بۆ پێی کە هەندێک لە شار و شارۆچکەکان لە هەندێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان گەشت و گوزاری زۆر باشەیە شوێنی گەشت و گوزاری زۆر باشەیە بەڵام هەندێک گرفتی کەم و کورتی
سەرەتاییان هەیە کە ئەگەر بێت و چارەسەر بکرێت ئەوە گەشتیاران ڕوونیان تێ دەکات. بە نمونە یەک نمونە دۆ باس بکەم بە تەنها لە ڕۆژی بەفربارین لە پارێزگای سلێمانی بە نزیکەی تا 30,000 گەشتیار ڕووی لە پارێزگای سلێمانی کردو لە هەندێک ناوچەی گەشت و گوزاری پارێزگای سلێمانی کە ئامارەکان ناڕەسمین، بەڵام ئەمەی کە دەری دەخاتەوەیە کە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بەگشتی ناوچێکی گەشت و گوزاری گرنگە، بۆیە دەکرێت وەک لانی پەیوەندیدارە باسی لێوە دەکات بە تایبەت گەشت و گوزاری سلێمانی باسی لێوە دەکات کە دەکرێت ئەگەر چارەسەری بابەتە تەکنیکە سەرەتاییەکان بکرێت ئەوە دەکرێت ئاماری گەشت و گوزار لە هەرێمی کوردستان زۆر بەرەو زیاد بڕوات. ئەمە بەم بابەتەیە. ئاوارە ئابینین یەکێک لە هەرە بوارە گرنگەکانی هەر پارێزگای یاخود هەر وڵاتێک ئەویشکردی یاخود بواری ئابووریە. ئەم دیدارە کە تایبەتە بە ئابووری لە شاری سلێمانی ئاماژ لەم دیدارە چیەوە هەڵکو ئاماژەت پێدەوهێمات پێدا هەر لە سەرەتایی بەفربارینەوە زیاتر لە 30,000 گەشتیار ڕووی لە شاری سلێمانیش کردووە. هەڵبەت عەزیزە ئیدی پارێزگای سلێمانی هەرێمی کوردستان لە سەرەتای مانگی سێوەدا چێتە نێو شوێنێکی گونجاو بۆ گەشت و گوزار بە تایبەت هاتنی شەپۆلێکی زۆری گەشتیار لە باشوور و ناوەڕاستی عێراق کامە ڕۆڵێکی گرنگی دەبێت. بۆیە ئەم دیدارە لە خزمەتی چۆن دەڵێ گەشت و گوزار دەبێت بە تایبەت وەگوتم دەچینە نێو فەسلی یاخو وەرزی گەشت و گوزاری بە تایبەت هاتنی گەشتیارانی باشوور و ناوەڕاستی عێراق. هەر ئەم دیدارە نییە، بەڵکو هەر لە مانگی سەیە لە پارێزگای سلێمانی ینی کارێکی دیکە بەڕێوەچێت شتێکی گرنگتر بەڕێوە دەچێت دەویش کە فستیڤاڵی بارەیەکە چەند ڕۆژ بەردەوام دەبێت فستیڤاڵەکە تا ئاسی نێودەوڵەتیە. ینی هەموو ئەم دیدار و پانەڵ و گفتوگۆ و ئیڤنت و سمینارانە سەبارەت بە گەشت و گوزار لە پارێزگای سلێمانی لە یەک ئامانجیە، یەک هۆکاری، یەک گرنگی هەیە. ئەویش ئەوەیە کە چۆن دەڵێ کوردوتەنی تەکانێک بچێتە پێشەوە بۆی کە گەشت و گوزار لە پارێزگای سلێمانی و لە هەرێمی کوردستان بچێتە پێشەوە. ئەوم لەبیر نەچێت کە پارێزگای سلێمانی لەسەر ئاستی عێراق یەکێکە لە شارە گەشتیاریەکان و بە پێوەرەکان چەندین شوێن و هۆتێل و ڕێستۆرانت و مۆڵی گرنگی تێدایە لەسەر ئاستی هۆتێلی 5 ئەستێرەی و شوێنی گەشتیاری و خاوەنی دەیان شوێنی کللتوری و مێژووی یەکە هەندێکیان ڕێکخراوی یونسکۆ تۆماری کردوون. بۆیە هەموو پانەڵەکانی کە ڕێک دەخرێت، هەموو گفتوگوکانی کە ڕێک دەخرێت ئەوەیە کە حکوومەت و کەرتی تایبەت بتوانن پرۆژەی گەورە ئەنجام بدەن. پرۆژەی گرنگکە لە پارێزگای سلێمانی لەبەردەم دیزاین کراوە و گفتوگۆکانی لەبارەوە کراوە ئەوژەوەیە کە گەورەترین پرۆژەی گەشتیاری لە قەزای دوکان بەڕێوە دەچێت کە خودی قوبات تاالبانیش لە ماوەی پێشودا گفتوگوی لەسەر کرد کە بەم پرۆژەیە ئەگەر لەنی لەگەڵ دەستپێکردنی یا و تەواوبوونی ئەوە دەکرێت کە نزیکەی 10,000 هەلی کار لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بە تایبەتر بڵێم لە سنووری قەزای دوکان هەلەکە دەڕەخسێنێ بۆ کاری ئەنجامدانی کاروە دەتوانێت لە توانایدا هەیە ساڵانە پێشوازی لە میلیۆنەها گەشتیار بکە و داهاتی ساڵانەی پارێزگای سلێمانی و قەزای دوکانیش بە ڕێژێکی بەرچاو زیاد بکات کە لە ئێستادا قەزای دوکانێکێکە لەو قەزایانی کە ناوچێکی گەشتیاریە بەڵام هەندێک کەم و کورتی هەیە، گرفت هەیە. گرفتەکان ئەم گەشت و گوزار باسی لێوە دەکات، هەم لایانی پەیوەندیداری حکوومەتی خۆجێی پارێزگای سلێمانیش گفتوگۆی لەبارەوە دەکات و باسی دەکات. باشە ئاوارە ئەگەر گوێبستی من بیت بەدەر لە کەرتی ئابووری کەرتی پیشەسازی یاخود کشت و کاڵ لە سلێمانی چۆنە کەوا لە ئەبینین ئەو دیدارە ئامانجێنەوەی کە بواری ئابووری ئەو شارە بەر و ئاقار یاخۆت ئاراستێکی باشتر بڕوات بۆی هەلی کارەوەکو باست کرد بۆ گەنجاری تریش بڕەخسێت. خۆی عەزیزە گەشت و گوزار تەنها ئەوە ناگرێتەوە گەشتیارێک بێت سەردانی پارێزگاکان بکات و تەنها بچێتە هۆتێلێک و یان شوێنێکی گەشتیاری. دەیان جۆر پلەبەندی کراوە لە گەشت و گوزار کە گەشت و گوزاری ینی جۆرێک گەشت و گوزاری کشت و کاڵیشمان هەیە. بێگەر تاڵەوانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا لە پارێزگای هەولێر لە سمینارێک یاخود لە ورتر بڵێم لە دیدارێکدا باسی لەوە کرد کە ئێمە دەیان گەشت بڵێن جوتیاری نمونەیمانەیە کە دەتوانن باخچەکانیان یاخود باخەکانیان یاخود ئەو شوێنی کێڵگەکانیان کە کاری تەدا دەکەن بکرێت بە شوێنێکی گەشتیاری بۆی کە پێشوازی لە میوانەکان بکرێت. بەڵێ لەسەر ئاستی کشت و کاڵیش پارێزگای سلێمانی لەسەر ئاستی پیشەسازیش پارێزگای سلێمانی هەوڵی تەواوی داوە لەگەڵ دەستی گەشت و گوزار لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان بتوانێت کاری جدیتر بکات بۆی کە هەندێک ئێمە ینی بنمونە هەندێک ناوچەی ئاینیمان هەیە، هەندێک ناوچەی بابەتی کشت و کاڵی گرنگمان هەیە. بۆ نمونە دەشتی شارە زۆر کە ناوچەیەکی زۆر گرنگی کشت و کاڵی بۆ
یەکەمین ناوچەش بۆ لەسەر ئاستی جیهاندا کە کشتتوکاڵی تێداکراوە بۆیە بە جۆرێک لە جۆرەکان هەمە چەشنی یاخود پلەبەندی کراوە بۆەوەی کە تەنها گەشت و گوزاری لە شێوازێکدا یان قەتیز نەکرێت بە تەنها نێڵڕێتەوە بەڵکو زیاتر بکرێت و بۆ بەرفراوانتر بکرێت لە بابەتی پیشەسازی بێت لە بابەتی کشتتوکاڵ بێت لە بابەتی ئاینی بێت و تەنانەت گەشت و گوزاری وەرزیشیان ڕاگەاندووە ینی بە نمونە هەندێک ناوچەیە لە پارێزگاکانی سلێمانی و هەرێمی کوردستان ناوچەی بە نمونە هەورامان لە زستاناندا زیاتر ناوچێکی بەفراویە و ناوچەیەکە سەرنجڕاکێشە بۆیە گەشت و گوزار دەستەی گەشت و گوزار لە هەوڵدایە لە پلانیدایە کردێتی پلان و بەرنامە و جێبەجێشی کردووە هەوڵ بدێت گروپە گەشتیاریەکان کە دێنرێنە هەرێمی کوردستان زیاتر بەرچاوڕوون بکرێن بەدەر لەوەی کە دەلیلیان پێدەدرێت یاخود بەرچاوڕوونتر دەکرێن لەوەی کە ئەم ناوچە گەشتیاری ئەوە هەیە بەڵو زیاتریش هەوڵی ئەوە بدرێت کە گەشتیاران پێیان بوترێت کە گەشتی وەرزی لە هەرێمی کوردستان سەرکەوتوو بووە و تێستیش کراوە عزیزە بە جۆرێک لە جۆرەکان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان تێست کراوە سەرکەوتوو بووە هەندێک گەشتیاری باشوور و ناوڕاستی عێراق و هەندێک گەشتیار لە ناوچەکانی دیکەواتوە لە وەرزی زستاندا بووکەوە چۆن دەڵێ چێژی جیاوازتر بووە و پێیان خۆشتر بووە لە وەرزەکانی دیکەی ساڵ وڵات جا هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستانیش ینی بەدەر لە بابەتی نەوت و وزە ینی ئەلتەرناتیڤێکی باشی هەبێت بۆ پێشخستنی بواری ئابووری کەویش ینی گەشت و گوزارە ئاوارە بینە سەرەوەی کێمە لە تەوەریەکەمان باسمان لە جەنگ و هاوکات کاریگەریەکانی گەنج یاخود جەنگ لەسەر مرۆڤ و مرۆڤایەتی بەگشتی کرد ینی لە شەقامی سلێمانی بەتایبەت لە ئێستاە مقۆمقۆقی لەو قاڵی جەنگی نێوان رووسیا و ئوکراین گەرمەوە بابەتی ڕۆژە ئەنی تا چەند کاریگەری هەیە لەسەر مرۆڤەکان با بڵێن تاک لە سلێمانی و چۆن خوێندنەوە بۆ جەنگ دەکەن و تا چەند خەڵکیەوێ لەگەڵ ئاشتی و ئاشتەوایی و خۆشەویستی و لێبوردەیی و تەباین لە نێوان مرۆڤەکاندا و هیچ کاتێک ینی جەنگ چارەسەر نییە بۆی کە کێشەکان بەرەو ئەقارێکی باشتر بڕوات. فارز دوو جۆرە یەک هاوڵاتیانی پارێزگای سلێمانیش هەروەک هاوڵاتیانی ناوچەکانی دنیای جیهان هاوخەمن بێتاقەتن و دڵگرانن بەم دۆخەی کە ڕووی داوە بە جۆرێکی دیکە ئەوەی کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە جۆرێک لەوەی کە خەڵکی پارێزگای سلێمانیش دڵتەنگن بەم دۆخەی کە ڕوویداوە لە ڕگەڵ جەنگ کە لە رووسیا بەرامبەر ئۆکراین ڕوویداوە بابەتێکی دیکەش ئەوەیە کە بابەتەکە ئابووریە تام ساتە وەختە کاریگەری ئابووری دروست نەکردووە ئەوەی کە هەیە زیاتر تشک خراوتە سەر ئەوەی کە ژووری بازرگانی بازەوە دەکات کە بە نمونە بۆت باس بکەم قەیرانەکە چۆن دروست بووە بۆ نمونە پاکەرەوەکان خۆراکیەکان بە نمونە خۆراکی ئەندۆمی خەڵووس گەنم ماوەی زیاتر لە 72 ساعت دەبێت لە ئۆکرانیاوە نەهاتۆتە هەرێمی کوردستان و جۆرێک لەوە تەنسیق یاخود بە جۆرێک لە جۆرەکان هەموو پەیوەندیە ئابوووریەکانی نێوان ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت ژووری بازرگانی سلێمانی لەگەڵ شاری کیف لەگەڵ ئۆکرانیا پچڕاوە بە جۆرێک لە جۆرەکان ژووری بازرگانی دەڵێت ئەگەر بێت و بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە قەیران یاخود جۆرێک لە گرانبوونی هەندێک نرخ لە هەندێک لە ماوەدەکان دروست دەبێت کە تایبەتتر لە وڵاتی ئۆکرانیاوە دێت ئەو ماوەدانی کە باسم کرد تام ساتە وەختە لە پارێزگای سلێمانی گران نەبووە بەڵام ژووری بازرگانی هۆشداری داوە کە هەموو پەیوەندیە ئابوووریەکان لە وڵاتی ئۆکرانیا لەگەڵ وڵاتی ئۆکرانیا پچڕاوەوە تەنسیق نەماوە بۆیە پێدەچێت نەک تەنها هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بەڵکو لەسەر ئاستی تەواوی پارێزگاکانی عێراقیش قەیرانی بابەتی هەندێک قەیران بگرێتەوە کە هەندێک مەواد و خۆراکی لە وڵاتی ئۆکرانیەوە دێتە هەرێمی کوردستان بچن بە کانتۆرێک دنیا بکڕن لە ماڵە دای بدەن خۆی عزیز هەر گرانیش بووە هەر گران بووە نرخەکەی گران بووە پێش شەڕەکەش نرخەکەی گران بووە من نمونە باسم کردوتم نمونەی ئەو خۆراکانە باس کرد کە ئەو خۆراکانی کە بە تایبەتتر لە وڵاتی ئۆکرانیاوە دێنە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە بە دڵنیای هەڵبەتە بەوەی دۆلارەوە ئەو ماوەدانیشی کە ئۆکرانیا دەبێتە پرد بۆ هەرێمی کوردستان لە وڵاتی رووسیاوە لە وڵاتێکی دیکەی ئەوروپاوە سەردەن دێنە هەرێمی کوردستان و گرفتی یەک شتێکە ژێر باسی بکەم سەبارەت بە هاوڵاتیانی کورد هاوڵاتیانی کورد و گەشتیارانی ئەو وڵاتیانی کە سەردانی ئۆکرانیان کردووە بە پێی دوهەمین زانیاریەکانی وەزارەتی دەرەوەی حکوومەتی عێراقی بازەوە دەکات زیاتر لە 5300 هاوڵاتی عێراقی کە تێشیە کوردی تێدایە لە ئۆکرانیا گیری خواردووە و بەداخەوە هاوڵاتێکی کەرکووکی خۆشەویستیش لە تۆبارانەکان گیانی لەدەستداوە بە پێی زانیاریەکان کە هاوڵاتێکی کوردەوە خەڵکی شاری کەرکووکی شەپ داخەوە زۆر سپاس بۆ کامێرمان ئاوارە عەلی کە بەشێکی ڕاستەخۆ لە سلێمانی لەگەڵ ماوەیت سپاس هەڵبەتە کەرکووکی
ئیتر شانسەکە بەداخەوە ینی قەدەرمان وایە بەداخەوە ئەچینە قەزای کۆیە کاروان سلااوت لێبێت ئەمڕۆ چی دو ئامادە کردوین فەرموو سلااوت لەبێت کاروان سڵاتە لەبێت سێمەر ئەوڵی یاخود لە سەرۆکایەتی زانکۆی کوین هەڵبەتە فارس عزیزە من دەمێ ئاماژە بۆ بکەم کە لە ساڵی 2023ەوە سەرۆک مامزلە بەردی بناغی زانکۆی کوی داناوە زانکۆی وەکو ناوەندێکی گەورە و گرنگی ئەکادمی جگە لە پەرەپێدانی بوارە زانستەکەی گرنگی زۆری ببواری کۆمەڵایەتی و سەرجەم ئەو بابەتە نیشتیمانی و نەتەوەیانی کە هەیە لە سنوورەکەەوە سەر ئاستی هەرێمی کوردستانەوە تا وڵاتانی دەرەوەش بە ئەنجامدانی دیداری زانستی بە وەرکشۆپی نێودەوڵەتی بە چەندین فێستیڤالش کە لە ساڵانی ڕابردووە ئەنجامی داوە لە چەندین ئەم زانکۆی لە چەندین فاکالتی جیاواز و چەندین بەش پێک دێدووە لەم ساڵدا چەند دیدارێکی زانستی ئەنجامداوە چەند وەرکشۆپێکی نێودەوڵەتی داوە من لەسەر ئەمانە و دوایین دیداریشکە زانکۆی کوێتیدا بەشدار بوو ئێستا زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر وەلی مەحموود سەرۆکی زانکۆی کوێم لەگەڵ دەبێت کاکتۆرجیان بەعینتان باش زۆر سپاس بۆم دەرفەتی کە بە ئێمەتان بەخشی زۆر سپاس دەمەوێت لە ئەو دەست پێکەم ئێوە لە دیداری زانستی زانکۆکان بەشدار بن وەکو زانکۆی کوێ لەوێ تا چەند گرنگە وە باسی چیتان کرد وتارێکشتان هەبوو وەکو زانکۆی کوێ زۆر سپاس تەبانە و دیداری زانکۆکانی دوێنێ کە لە هەولێر بەڕێوەچوو لەلایەن ڕێکخراوی چاوی زانکۆ بەڕێوەچوو کاوز ڕێکخراوە فەند و سپۆنسەرەکەی لەلایەن دەستگایەکی نیشتیمانی ئەمریکاوە پاڵپشتی دەکرێن و لە ڕێکخراوە ئەنجۆیەکانی کوردستانە و خۆشی ئەوڵێن ئەو ڕێکخراوە بەناوی چاوی زانکۆ کار دەکات بۆی متابعی دۆخی خوێندنی باڵا و دۆخی زانکۆکان و دۆخی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان بکەم من لە بەرەوەی وەکو سەرۆکی زانکۆی کوێ بانکێشکرابم تەبعەن وتارم هەبوو و وەک دەزاندرێشەوە وەکو عورفەکەر بەرپرسی هەر دەستگایەک بەپرسی یەکەمی کە بانگ دەکرێت بۆ هەر شوێنێک مەنا تەمسیلی زانکۆکەی دەکا ئەوان زانکۆی کۆیان لەبەر ئەوە اختیار کرد بوو بە دووسێ سەبەبێکم ماوەیەکم تابعی چاڵەچەکانی زانکۆی کۆی دەکەن دوایی ئەو ڕێکخراوەکە متابعی سایتەکەی زانکۆی کۆی وەرگرتنی زانیاریەکانیان کرد بوو هەڵسەنگاندنەکەیان بۆ ئەو باش بکە زانکۆی کۆی یەکێک لەو زانکۆیانەیە کە زۆر شەفافە و زانیاریەکانی زۆرترین زانیاری بەردەستە ئەوان ئێمەیان اختیار کرد و داوایان لێکردین کە وتارێک لەسەر دۆخی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان پێشکەش بکەین تەبعەن ئەمەش خۆ دەزانی بە دیری خۆم وەکو سەرۆکی زانکۆی کۆی ئەوەی لەلای منەوە لێم دیارە لە چەند خاڵێک وتەکانی خۆم لە ماوەی نزیک 10 دقە کەمتر لە چارێکێک چڕ کرد بۆ لەو دیدارە و بەڕای من تەبعەن هیچ شتێک بە دیدارێک کۆتایی بە کێشەکان نایە مەسەلەن هەڵسەنگاندن خۆی کارێکی قورسە هەڵسەنگاندن خەڵکی کە هەڵدەستین جێندرێ پێی خۆش نییە لەوانێ بە چاوی ئەوە تەماشایکە یان بەسەرێن بە ڕەخنە لێگرتن قەڵس بوی ئەمە پێم وایە ئەو کللتوری هێشتان کللتورێکی زۆر مەسلەی شەفافیت و مەسلەی ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن و ڕەخنە لێگرتن و جوابدانەوە هێشتان زۆر کللتورێکی نەبوویتە کللتوری ئەمە پێی قەلق نەبین پێی قەڵس نەبین پێی ئیزعاج نەبین بەڵام بەڕای من دنیا هەروایە تۆ ئێستا خۆت مەقالەیەک دەنووسی بابەتێک دەنووسی ئینسان لەوانە غەڵەتەکانی خۆی باش نەبینی بەڵام کە یەکێکی تر دێ هەڵی دەسەنجێنی بۆی چادەکە پێیدا دەستەوە هەڵە و کەم و کورتەکانی بە دەردێخی بۆ ساحبی بابەتەکە قازانجا چونکە ڕەخنەش دوو نەوع ڕەخنەیە ڕەخنەی ڕوخێنەر و ڕەخنەی بنیادنەر ئێمە هەمومان ئەبێ بیر لەوە بکەینەوە کە هەمومان لەم هەرێما لەم ناوچەیە لەم وڵاتە لەم نیشتمانە دەژین بۆیە من نابێ وەکو زانکۆی کۆی بیر بکەمەوە کە زانکۆیەکی تر لە زانکۆیەکانی تری کوردستان با بڵێن پێم خۆشبی هەڵەی هەبێ پێم خۆشبی کەم و کووری هەبێ پێم خۆشبی دابەزێ نابە پێچەوانەوە ئەم پێم وایە لە بەرەو پێشچوونی هەمومان چێبڕچێ دەکەین چێبڕچەیەکی پەرەلێل هاوڕێک لەگەریەک دەڕۆین لە نەتیجە هەموو دەستگاکان قازانجەکە وەزارەتی خوێندنی باڵاش قازانجەکە من پێم باشە دەستگای لەو لە با بڵێن وەکو چاوی زانکۆ هەچەند ئەمە سەرەتای کارکردنیتان پرۆفشناڵەتی دەوێت شارەزایی دەوێت ئەگەر بە محایدی کار بکەن کە هیوادارم بە محایدی کار بکەن محایدی خۆتان دەزان ئەم وەز کوردستانی ئێمە ململانەی سیاسی تێدا ململانەی جغرافی تێدا ململانەی ناوچەی شخصی تێدا ئەگەر بە محایدی کار بکەن من تەمەنا دەکەم دەستگای لەو بابەتانە هەبی وردە بستنە پێش و زانیاری وەرگن لە دەستگا جیهانیەکانی کە لە ئێمە تەجروبە و خبرەیان باشترە بۆی ئێمە کەم و کوورەکانی خۆمان باشتر ببینین و باشتر پێی ڕابگەین خێراتر چارەسەیکەن لەوانە شەر ڕێگا چارەشمان پاسدارێکی پێ بشەندە
ئەمە سەبارەت بە دیدارەکە سەبارەت بە ئەو کۆنفرانس و وەرکشۆپە نێودەوڵەتیانەی کە زانکۆی کۆی ئەنجامی داوە لەم ساڵدا چەند وەرکشۆپ و کۆنفرانس بووە لە داهاتووە لەم ساڵدا ئێوە چی تامەدەسەوەی ئەنجامی بدەن وا بزانام گرنگترینیان سەبارەت بە ڕەوشی کەش و هەوایە ئەوەی کە بڵاوتان کردو دوایین زانیاری وڵا باش کۆمەڵێک چاڵاکیمان هەیە ئەمە خۆتانزان چاڵاکیەکان هەندێکیان لەسەر ئاستی بەش و فەکەڵتیە و هەندێک چاڵاکی لەسەر ئاستی زانکۆیە بەڵام هیچ چاڵاکە گرنگجی و قیمەتی خۆی دەست نادا چونکە تو بابەتێکت هەڵبژاردیان دەبێت گرفتێک هەبێ دەبێت مشکلەیەک هەبێ پێویستی بە لێکۆڵینەوە و توێژینەوە و قسە لەسەرکردن هەبێ بەڵام ئێمە ئەوەی کە کردیتمان دوو کۆنفرانسی نێودەوڵەتیمان کردێ لە مانگی دوو کەەوە بۆ زانکۆیەکی وەکو زانکۆی کوێ لەو حەجمە و لەو هەموو کێشەی کە لەم هەرێمە هەیە بە کێشە دارایی مالی سیاسی کێشە ئەمریکاین لە منطقە هەیە ئەم پێم وایە ئەمە یعنی جێگای شانازیە و بەڕاستی ئەم دوو کۆنفرانسەیەکیان لە ژێر ناوی دین ئاین و ئاشتی کۆمەڵایەتی ئالنگاریەکانی و ئاسۆیەکانی ئەمە لەگە زانکۆی کاتۆلیکی هەولێر ئەنجامماندا چەندین کەسی بیانی لەگەرمان بوون چەندین توێژینەوەی باش پێشکەشکرا و دوو ڕۆژی چاڵاکی ئێمە و کۆنفرانسمان ئەنجامدا و بە پێشنیاز و دەرەنجامی باشیش دەرچوینە کۆنفرانسی دووەمان کۆنفرانسی حەقە لە سێبەری مێژوودا ئێمە دەبێت شارەزای لاپەڕەکانی مێژووی میلەتێکی خۆمان بین هەم ئەمنەوەی ئێستا هەم نەوەکانی داهاتوش ئەم مەسلەی حەقەش لە بەرەوەی مەسائلێکی ئاینی حەساس و تێکەڵکراو لەگە بارە کۆمەڵایەتەکان و پێشمان وایە گۆڕانکاری تێدا بۆ ئەو سەردەمەی خۆی کە لە 1920ەوە دەستی پێکرد بوو و چەند حەدەسی گەورە تێدا ڕوویدا بوو و حەدەسەکانی و حەقە و بزوتنەوەی حەقە و ئەم چاڵاکی و ئەم ململانیانەی کە لەگەریان کرا بوو چاڵاکی نوێ بوون شت بوون و تازەگەری و داهێنانیش هەبوو لە ڕووی هەندێک مەسائلەوە بۆیە پێمان وا بوو زۆر لاپەڕی ناڕۆشن هەیە پێویست بانک توێژینەوەی باشدا بوو بەزە توێژ باشتر پاک باشتر بکرێ ئەوی لە جزئی ئەو بابەت و واقعی حەقە ئێستاش دادیان هەیە ئەم خەڵکە خۆ دەزانێت ئاین لەگەڵ ئینسان زۆر لازم فرانسەی گرنگ بوو و خەڵکی بیانیمان لەگەر بوو و لە بینی زانکۆی کۆی و زانکۆی ڕاپەڕین دوو ڕۆژی زانکۆکە لە زانکۆی کۆی چەندین توێژینەوە پێشکەشکرا چەندین گفتوگۆی تێدا کرا پێمان وایە ئەمانە هەمیان یعنی کاری دەبی لەسەر بکرێت هیچ شتێک نێ تۆ بێت تا ئێرە و ئەم ڕاوەستا دەبێ بەردەوام بێت کۆنفرانسی داهاتوومان کە دەکەوتە سەرەتای مانگی سێ ئەو کۆنفرانسە بریتە لە گۆڕانکاریەکانی ئاوهەوا ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا ڕوو دەدەن لە گۆی زەوی لە ڕوانگەی جوگرافیاوە هەڵسن توێژینەوەی لەسەر کراوە نەما کۆنفرانسی لە بابەتانی کۆنفرانسی ترکراوە یەکەم کۆنفرانس نییە برێم یەکەم کۆنفرانسا بەڵام بەو قەبارەی بەو حەجمە لە زانکۆی کوێ لەسەر تەنها لێکدانەوە جوگرافیەکان بەڵێ یەکەم کۆنفرانسەکە هیواداری کۆنفرانسا ڕۆژی 6 و 7 مانگ بەڕێوە دەچێت بتوانین بەشێک لە توێژینەوەکان قازانجی هەرێمی کوردستان سەر کاکتۆر گرنگە بۆ کەرکوچەکان خوێنکارانی کەرکووکە ئەوە بزانن ئێوە کێشەیەکە بوو لەمە ڕابردوودا سەبارەت بە خوێنکاران لەگەڵ زانکۆی کەرکووکە ئەمە تا چەند چارەسەر لەلایەن ئەوان دەست پێشخەری هەیە بڵێ ئەم پێمان وایە کێشەیە وەکو کێشە سیاسەکانی تری بینی حکوومەتی هەرێم و ناوەندە بەپێی دەستور بەسەری خوێندنی باڵا ئێمە پەرلەمانمان هەیە حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە بەپێی دەستوری عێراق ئەم مەسائلانەی خوێندنی باڵا ئەوانە کوردستان خۆی دەتانی بڕێ بە لەبەری وەزارەتمان هەیە چەتری زانکۆکانی هەرێمی کوردستان بە ئاهلی و بە حکومیەوە وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستانە بەڵام لەبەرەوەی ئێمە لە وڵاتێکی فیدراڵ دەژین و شتە دەستگا فیدراڵیەکان عادەتەن ئەوانی دەستگای قانونی دەستورین ئەوان شتێکیان بۆ ئێمە دروست کرد زانکۆی کرد 2005 معتەرەفە هیچ کێشەی دامپێدانێ نەماوە لەگەر هەموو زانکۆکان بەڵام ئەوان پێم وایە کە بینیان پەیوەندیی باش لە بینی زانکۆی کەرکووک و زانکۆی کۆی هەیە لەبەری تۆزێک منهەج و پرۆگرامی کولێتۆبەکەمان لێک نزیک بوو و ژمارەیەکی زۆر باش لە کوردی کەرکووک لێرە وەرز گیران دایانویست بگەڕنەوە وێندەرێ بە گواستنەوەیان بە بابلی میوانداری بستنەوە وێندەرێ ئەم مۆزوعان لە حەزمی خۆی گەورەتر کردستان شتێکیان دیتەوەتیان ڕاستە ئەترافتانێ بەڵام ئەو کاتی کولێتۆبتان نەبووە بۆ دروستکردنەوەی کولیاتی تۆر ئێمە سایلێکی تایبەتمان هەیە بەڵام ساڵێکە ژنیان تەشکیل کردووە چاوەڕێیان دەکەین زانیارەکانمان کۆ کردووە بەڵام نایەن
ژنەکەی بەغان نایە بۆی ئەو مشکلە حەلکە وێمە کە پەیوەندیان پێ دەکەین ناڵێن ئێوە مەسەلەن نوێنەرێکتان بێوان وەفدێکتان بێ لەگەر بەرپرسێکی ئێمە لە ناو دیوانی وەزارەت ئەو مناقەشەیە بکەن و زانیاریەکان و پرسیارەکان چییە بۆی کۆتایی پێبی مۆزوعەکەم تقریبا معلقە بەڵام من ئەم شەو لەگەر بەڕێز کاکتۆر خالید شوانی کە خۆتان دەزانی وەزیری هەرێمە وەزیری بەڵێن وەزیرە لە حکوومەتی هەرێم بۆ کاروباری ناوچانێکە دابڕێنراون کەرکووک هەر بەسەراحەت کەرکووک پێویستی بە ئیشی چاکتر و زیاتر هەیە کەمە دەرێن ئەو بەغدا پێ دەرێن مناتق متەنازع عەلەیها یان دەرێن منتیقەکانی ناوچەی مادەی 140 ئێمە پێیان دەڵێن ناوچە کوردستانیان دابڕێنراوەکان خۆ بۆ معناوەیە نییە ئیتری هەموو کاروبارێکی ئەوە لە بەغدا قرارپرسیت بۆیە پێم وایە هەماهەنجەکەت بی بەهێزتر بی و کاکتۆر خالید شوانی پێی گوتم دڵنیاتەکەم کە من ئیشم لەسەر کردیا و وا دەکەین سەر کۆماریش ئاگاداری ئەو بابەتە بێ لەگەر وەزیری خوێندنی باڵا ئەویشە بابلین یەکلای بکەین خۆشتان دەزان ئێستا لە سەروبەندی تشکیلی حکوومەتی نوێنەوەیان دەکاتی بێ فارس من کاروان لەگەڵ دوکتۆری بەڕێز پرسیانی زانکۆی کۆیە هەڵبەتە کۆیە ینی قەزایەکە لە ڕابردوو پڕ بۆ لە خەڵکی ڕۆشنبیر خەڵکی قەڵام بەدەست ینی لە ئێستاە زانکۆی کۆیە تا چەند ڕۆڵی هەیە و ڕۆڵی هەبووە لە بەرەو پێشچوونی بزاف یاخود چەمکی ڕۆشنگەری لە قەزای کۆیە هاوکارم فارس باس لەوە دەکا کۆیە کە هەمیشە بە شاری ڕۆشنبیریان و ئەدەبان و شاعیران بەڵێ ناسراوە زانکۆی کۆیە تا چەند بیانی ڕۆلی هەبووە لەو ڕووە ڕۆشنگەریەوە بیانی کە توانیوێتی ینی ئاور لەو بوارە بداتەوە ئەم قسەیەکە من بابلێن لە شارع لە شەقام لە خەمخۆرانی شاری کۆیە دەڵێن ئەگەر زانکۆی نەبوایە کۆیە دەبایە حاڵی چۆن زۆر دەکرێت کاکتۆر من پێم وایە ئەوە بەسە بۆی جوابی کاک فارس هەڵمان بدەینەوە خۆش پرۆفێسەر دکتۆر وەلی محمەد سەرۆکی زانکۆی کۆیە گەلێک سپاس بۆم دیدارە بەڵێ فارس ئەمە بڵێن پرسیار و گفتوگۆکانی نێوان من و بەڕێز دکتۆر وەلی محمەد سەرۆکی زانکۆی کۆیە دەست خۆشکاروان سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانە بەڕێزەکەت هەڵبەتە وەرزش یەکێکە لە کایە و سێکتەرە گرنگەکانی ژیان و هەڵبەتە بەڵام بە حکمی ڕۆژگار و دۆخ و زروف وایلات و هەمووان سەرقاڵین ڕۆتیناتی ژیان ئیش و کار و کەسابەت و چوزانم ینی هەمووان مەحکومین بەو ژینگەیە مەحکومین بەو دۆخێکەوە بە سەرمان دێت جاری وهەیە کە وەرزش کە پەیوەستە بە ژیانی خۆمان و بە تەندروستی خۆمان و هاوکات داهاتوویەکی باشتر بۆ جەستە و دەرونی خۆشمان هەیە فەرامۆشمان کردو بەڵام ئیدی هیوادارین کە لە نێو ناڕەحەتی و نەهامەتەکانی ژیان و تەنگ و چەڵەمەکان بتوانین کات یاخود دەرفەتێک بۆ وەرزش بدۆزینەوە بۆی کە ئەو پاڵەپەستوی کە لە سەرمانایە بەڕاستیانی سەوالیات و هەمووان لە ناوەکان لە ئەلیفەوە تاوەکو یا بگرە تەسەوڕ ناکە مرۆڤێکە بێت پاڵەپەستوی کۆمەڵایەتی سیاسی ئابووری دەرونی لەسەر دەبێت بەڵام هەرێکەمان بە شێوازەکە ڕەنگە سەلایانی خەڵکە پێی وایە کە فڵانکە زۆر دەوڵەمەندە دەڵی مادیەوە هەیەی ڕەنگە هیچ کێشەیەکی دەرونی نەبێت و هیچ پاڵەپەستوێکی نەخێر دەرووناسان دەڵێن هەمووان کێشەیان هەیە و هەمووان معاناتێکیان هەیە بەڵام معاناتی کەسی دەوڵەمەند ڕەنگە جیاواز بێ لە کەسی هەژار معاناتی کەسێکی چیری ناوەڕاست جیاواز بێ لە معاناتی من و تۆ هەمووان بە فۆرمێکە هەمووان بە شێوازەکە بۆ هیوادارین کە لە سەروبەندی معاناتەکان نەهامەتەکان و سەرقاڵبوونەکان دەرەچەیەک فەراغێک بدۆزینەوە بۆ وەرزش بۆیە کاپتنیا من لەسەردین کۆمەڵێک ڕێنمایمان پێدەدات سەبارەت بە وەرزشی لەش جوانی با پێکەوە بینێت سڵاوتان لێبێ هاوڕێیانی ئەزیز جارێکی دیکە لە بەرنامەی ڕێنمای وەرزشیەکان بۆ یەکەم ئەڵقەمان لە بەرنامەی ڕێنمای وەرزشیەکان براتان هێمن نەسرەدین ڕاهێنەری لەش جوانی ئامانجمان لەم بەرنامەیە ئەوەیە کە بەهۆی ئەوەی کە جەماوەرێکی زۆر لە هۆڵە وەرزشیەکان پەیدا بووە دەتوانین بڵین لە دوای با بڵێن تۆپی پێ جمهوری دووەمە هۆڵە وەرزشیەکان خەڵکێکی زۆر دێ و خەڵکێکی زۆر بە هەڵە یاریەکان ئەنجامەدا ئێمە بمانەوێت لەم بەرنامە ڕێنمایانە بتوانین ئەو یاریانەی کەوا خەڵکی بە هەڵە ئەنجامی بدا بتوانین ڕاستیەکانیان پێ بڵێ ئەلەم بەرنامەیەدا لە ئەڵقەی یەکەمدا باز لە خاڵێک ئەکەین کە ئەو خاڵە خەڵکێکی زۆر گرفتارە پێوەی ئەو خاڵەش ئەوەیە کە ماسوولکەی ورگە ماسوولکەی ورگ ماسوولکەیەکە کە یەکێکە هەر وەکو ماسوولکەکانی دیکە لە لەشی ئینسان بەڵام خەڵکێکی زۆر گرفتارە بەدەستیەوە بەهۆی ئەبێتە ئەوانی بە تایبەتی کە حەجمی ماسوولکەی ورگیان زۆرە دەبێتە هۆکاری ناڕێکی لەشیان
و دەبێتە هۆکاری بڵین پشتێشە جاری وا هەیە بۆیان کە خەڵکێکی زۆر ئێمە سەردانیمانەکە لە هۆڵەکان بەو هۆیەوە. ئێستاکانە کردارەکی ئەنجامی دەین و هەڵەیەکی دیکەش باو هەیە زۆر لەناو وەرزشکارانە بەوا تێئەگەن لە ماسوولکەی ورگ کە هەروە دەزانن ئەنجامدانی تەنها یاریکردنی ماسوولکەی ورگ دەبێتە هۆی دابەزین و یان بچووک بوونەوەی کرش. ئەمە تێگەشتێکی هەڵەیە ئەگەر ئێمە بمانەوێ ماسوولکەی ورگ بچووکەوەکەین دەبێت بەرنامەی خۆراکیمان چاکەین و لەگەڵ ئەوە شایە تەمارین و وەرزشەکانی ورگش ئەنجام بدەین. و ئەگەر بە بێچەوانەشەوە ئەگەر ئەنجامی نەدەین بڵێن بۆ نمونە ئەگەر تۆ بەرنامەی خۆراکی زۆر بێت و جۆ نەدەی بە هەموو خواردنێک و لەگەڵ ئەوە شایە ئەگەر یاری ورگت کرد و بە تکرارێکی کەم ئەنجام بدە بەڵکو بە عەکسەوە ورگت زیاتر ئەبێ یان دەتوانین بڵێن ئەو حەجمی زەوەرتر دەبێ وەک لەوەی کە بتەوێت بچووکی کەیتەوە. بۆیە بەرنامەی خۆراکی لەم کاتەیە زۆر گرینگە کە بتوانی بۆ ماسوولکەی ورگ ئەنجامی بدەیت. بەرنامەیە هەچ کەسێکش بەرنامەی خۆراکی کەسێک بۆ کەسێک گۆڕانکاری هەیە. بۆیە ئەمە خاڵێکی گرینگە و لەگەڵ ئەوە شایە ئەنجامدانی یاریەکانی ورگ. یەکێک لەو یاریانەی کەوا ئەمڕۆ بازێکی لەو یاریانەکەین کەوا زۆر باوە لەناو هۆڵە وەرزشیەکانە ئەنجام دەدرێ پێی دەوترێ یاری مەعیدە ڕەفع جەذع. با بڵێن ئێستا کردارەکی لە پێش چاوتان ئەنجامی دەین. بڵێ کاک هاوکات ئەم یاریە با بڵێن بەشی سەرەوەی ورگ ئیشەکە بەشی سەرەوە لە کاتی دابەزیندا هەندێک لە یاریزانان هەیە زۆر دابەزێ. ئەمە هەڵەیە زۆر دابەزین پێویست ناکە ئەمەنە کیفایەتە کە بەرز شەوە بووی بەم شێوازە بەرزەبیتەوە و لە کاتی دابەزینشایە هەناسە وەردەگری لێرەیە با بڵێن هەناسە وەرەگری کە بەرزەبیتەوە هەناسە ئەدەیتەوە بۆی هەوا لە ورگتە نەمێنێ بیدەیتەوە. ئەمە باشترین شێوازە بۆ ئەوەی ئازار بە پشتت نەگەێنێ. و ئەو کەسانەشی کەوا با بڵێن ئازاری پشتێشیان هەیە یان لە ئەنزیلاقیان یان لە چەند فەقەرەیەکە عەزێتیان بووە دەبێت پرسی دکتۆریان پێبێ تەشخیصی ئەو شوۆنە بکرێ ئەنجاکە بتوانین ئەم یاریە ئەنجام بدەن. و بۆ هەندێک کەس ئەسڵەن مەمنوعە ناتوانێت ئەم یاریە بکرێ. پێویستە کەسەکان پێش ئەوەی خۆیان هەچ کێشەیەکی تەندروستیان هەیە ڕاهێنەرەکە ئاگادارکەنەوە یان سەردانی دکتۆرێکی بەڕێزیان کردبێ ئەنجا ئەم یاریە ئەنجام بدەن. ئەمە یەکێکە لە یاریەکان چەندین یاری و حرەکاتی دیکەمان هەیە وەکو بە ئامێرش دەکرێت دەتوانین ئەنجامی بدرێ. بەڵێ ئێستا یەکێ لەو ئامێرانش جێبەجێەکەین کە لە هۆڵەکانە زۆر جارەیە کاکاوکە بڕۆ سەری. طبعا ئەمە پێش ئەوەی هەچ یاریزانە بچێتە سەری لێرە کەم و زیاد دەکرێت دەتوانی بەپێی کەسەکان بەپێی توانا پێویست ناکە زۆر قورس بکرێ و دەستکەکەش ئەگریتە ئەوێ و فشارەکەی یەک بەم شێوازە عینەن لێرە هەناسە وەردەگری لێرە هەناسە ئەدەیتەوە هەناسە وەرەگری هەناسە ئەدەیتەوە. ئەمە هەم بەشی سەرەوە ئیشەکە بەشی سەرەوە و هەم بەشی خوارەوەش ئیشەکە چونکە قاچی لەگەڵی ئەجوڵێ فشارێکی زۆر باش ئەچێتە سەر ماسوولکەی ورگ. بەڵێ یاریەکی ترمان هەیە دەتوانن ئەمەیان هەواڵێکی خۆشە ئەگەر تۆ لە هۆڵێکی وەرزشی شایە کاتت نەبوو دەتوانی لە ماڵشەوە ئەم یاری ئەنجام بدەیت. بەڵێ ئەم یاریان دەتوانی هیچ ئامێرێکی ناوێت لە ماڵەوە گەر قەنەفەتان هەیە هەر شتێکتان هەیە لە ماڵەوە دەتوانی تەنها قاچەکان یان کورسیەک قاچەکانت بخەیتە سەری دەستەکانت بەم شێوازەش ئەبێ بەم شێوازە بەرزەبیتەوە عینەن لێرە هەناسە وەرەگری لێرە هەناسە وەرەگری لێرە هەناسە ئەدەیتەوە بەم شێوازە ئەنجامێدی. ئەمە زۆر ئاسانترین یاریە دەتوانی لە ماڵشەوە ئەنجامی بدەیت. ئەمە لە کۆتاییدا ئەمە ئاخر یاریەکەمان بوو لە ماسوولکەکانی ورگ. ئینشاءڵڵا تا ئەڵقەیەکی دیکە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ. بە هیوای سود بینین بەڵێ خۆشەویستان لە دوا بابەت یاخود دوابڕگەتان لەگەڵتان بەردەوام ئەبین ئەوە ترێت وڵاتە پێشکەوتووەکان خاوەنی گەنجی سەرکردن یاخود گەنجی داهێنان و بەهرەمەندن و بە هەمان شێوە عێراق و هەرێمی کوردستانیش بەدەر نییە لە گەنج. ئەمڕۆ تەورەکەمان باس لە ڕۆڵ و پێگی گەنجە لە نێو کاری خزمەت بە مرۆڤایەتی و یاخود بە خەڵک و نیشتیمان ئەمان و زیاتریش هەڵبەتە لەگەڵ میوانەکەم گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز سۆران بابان کە بەڕێوەبەری سەنتەری گەنجان و لاوانی شۆڕش. زۆر بەخێر بیت کاک سۆران و بانیت باش. بانیت باش زۆر سپاس. زۆر بەخێرات. باسەکەی سەنتەرەکەیان ئیشوکاری چییە و سەنتەری شاراکی گەنجانی شۆڕش سەربەڕێکخراوی ناوپارێزی کوردستانە. ئەم سەنتەرە لە ساڵی 2010 دامەزراوە. خۆشبەختانە ئەم سەنتەرە
بۆ کراوەتەوە کە خزمەتی گەنجانی شۆڕش و قەزای چەمچەماڵ بکە. سنتەری گەنجانی شۆڕش لە کۆمەڵێک بوار خۆیە ئەبینێتەوە لەوانە لە بواری وەرشا لە بواری پێگەیاندنی گەنجانە بە کۆمەڵی خول و دەورەی زۆر باش سنتەرەکەمان خزمەت بە گەنجانەکە. لەوانە دەلاچیە، دوورمانی ژنانە، دوورمانی پیاوانە، زمانی ئینگلیزیە، زمانی عەرەبیە، کۆمپیوتەر و ئینتەرنێتە، ئارایشگایە، کارەبایە، سپلیتە، چاکردنی مۆبایلە، کۆمەڵی خولی پیشەی تازە کە ئەمساڵ برەومانداوە بۆی بتوانین زیاتر خزمەتی گەنج بخین و بخینە سەر هەلی کار. باشە کەواتە کاک سۆران بەگشتیانی ئەو تەمەنانە چەندێکن کە ئەو کاری لەسەر دەکەن. بۆ نمونە ڕێژەی گەنج لە هەندێک وڵات دیاری کراوەڵە لە 8ەوە بۆن تا 45 هەندێک وڵاتڵێت نەخێر لە 15 بۆ لە هەندێک هەڵێت نەخێر لە 8ەوە تاوکو 50. ئێوە ئەو تەمەنانی کەوا کاری لەسەرەکەن لە چەنەوە بۆ چەنە؟ ئێمە لە 14 تا 45 کاری لەسەر دەکەین و خزمەتیان دەکەین. ئەنجامی باشی هەبووە؟ زۆر سوپاس بۆخوا. ئێمە وەکو گەنج کە خزمەتی کەین لە 14 ساڵیەوە تا تەمەنی 45 ساڵی کە خزمەتەکەین لە هەموو بوارەکانە، ئەو بواری کە گەنج ئێوە پێویستی پێێتی ئێمە خزمەتیەک. ئەوانەی کەوا لە خولەکانی ئێوە دەرچوون پاشان بوونەتە خاوەنی ئیشی خۆیان، کاری خۆیان. ئەوانەی کە بەشداری خولەکانی ئێمەکەن و ئێستا خاوەن کاری خۆیانن، سوپاس بۆخوا زیاتر لە 3 بۆ 4 هزار کەس ئێستا لەسەر دەستی ئێمە فێر بوو، ئێستا خاوەن کاری خۆیەتی. تەنها بۆ قەزای و چەمچەماڵ نەک تەنها لە قەزای چەمچەماڵ بگرە لە پارێزگای کەرکووکیشەوە خەڵک سەردانی کردوون و ئێستا کاری هەیە لێرە. نمونەی زۆر جوانمانەیە بە تایبەتی خولی دەلاکیەکەمان کە گەنجێکی زۆر لە کەرکووکەوە سەردانمانەکە لە ناحیەکانی دەوروپشتی قەزای چەمچەماڵ و سەردانی ناحیە شۆڕشەکە و فێری کار بوو ئێستا خاوەن کاری خۆی. کاک سۆران ئەگەر ببینە سەر ڕێژەی بەشداریکردنی خامان و کچان بە تایبەت لەم جۆرە خولانە کە هەڵبەتە بابەتی درومان یەکێکە لە حەز و خولیەکانی زۆربەی خارمان یا خۆت هەندێکیان بۆ بژێوی ژیانیان بەکاری لای ئێمە ڕێژەی خانمان زیاترە لە ڕێژەی گەنجان. سوپاس بۆ خۆیەکێک لەو سنتەرانەی کە لە سنووری چەمچەماڵە خانم ژنان و کچان ڕوویتیەکەن سنتەری گەنجانە. بە حکمیەوەی ئێمە لە سنتەری گەنجان خولی تایبەتمان هەیە بۆ خانمان لەوانە لە 14 هەتا 45 تایە. ینی بە ئام کچان و ژنانی تایە کە خزمەت ئەکرێن وە فێری پیشەکە ئەکرێن، دواتر هاوکار و پشتیوانی شانەبین بۆی هەلی کاریان بۆ بدۆزینەوە، یاخود ئەو کەسە خۆی لە ماڵەوە فێری پیشەکە بێ و ئەتوانێت جلوبەرگ دوورێ بۆ دەرەوە، هەم جلوبەرگە دوورێ و هەم ئەتوانێت بۆ خۆی بژێوی ژیانی خۆی پەیدا بکە. باشە هەڵبەتە لە پاش 2014 و جەنگی داعش و سەرهەڵدانی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان و لە ئێستاشدا بینیم بەرزبوونەوەی بەهای دۆلار، ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر چالاکیەکانی ئێوە یاخود ئیشوکاری ڕێکخراوەی بەگشتی لە هەرێمی کوردستان؟ ئیشوکاری ڕێکخراوی بەعام وەستاوە، بەڵام سوپاس بۆ خوا، سوپاس بۆ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە هەموو توانە و پشتیوانی سنتەرەکانی گەنجانی کردو بۆی گەنجمان زیاتر خزمەتی گەنج بکەین. ئێمە وامان کردووە زیاتر خزمەت برەو بۆ گەنجانە بدەین کە توانای مادیان کەمە و نەتوانن ئیش و کارەکانیان بکەن. ئێمە وامان کردو گەنجانە کۆ بکەینەوە لە سنتەری گەنجان خزمەتیان بکەین، برەویان پێ بدەین. ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم قەیرانی دارایە خزمەتی گەنج ناکە، بەڵام ئێمە ئەو هەلەمان خۆسۆک و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان زیاتر خزمەتی گەنجەکەین و بە هەمان شێوە لە سنتەری گەنجانە و ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان خزمەتی مناڵانیشەکە. ینی ئەم ڕێکخراوە نەک تایبەتە بە گەنج، تایبەتە بە مناڵانیش. لە هەموو بوارەکانە ئێمە خزمەت دەکەین لە مناڵەوە هەتاکو تەمەنی 45 ساڵ. کاک سۆران ئەو چەند بەش هەیە لە سنتەرەکەتان، چەند بەش لە خۆ ئەگرێت و ئەو بەشانەی کە بۆ نمونە کەسانی پسپۆری لەسەر یاخود مامۆستای لەسرە یاخود ئەوانەی کە لە سەرین پسپۆرانە ئەوان تا چەند توانی وێنە سوود بە گەنجان بگەێنن، بە تایبەت ئەگە گەنجێک خانمێک یاخود کوڕێک بیتەوێت بۆ نمونە خاوەن پرۆژێکی خۆیەتی، خاوەن کارێکی خۆیەتی لە ڕێگەی ئێوە بتوانێت بەرەو با کارەکەی خۆی بدا. ئێمە کۆمەڵێک بەشمان هەیە لە سنتەری گەنجانە، بەشی پێشوازیمان هەیە، کتێبخانەمان هەیە، کۆمپیوتەر و ئینتەرنێتمان هەیە کە ئەمە بەردەوامی ئەم سێ بەشە کراونەتەوە خزمەت گەنجەکە. بەدەر لەم بەشانە ئێمە کۆمەڵێک خولمان هەیە ماگانە بەردەوام ئەو گەنجانە توانن سەردانمان بکەن و بنە فێرخوازدا ئێمە بۆی برەو بە تواناکانی خۆیان بدەن. لەلایەکی ترەوە ئێمە بۆ ئەمساڵ بڕیارمان داوە کۆمەڵی خولی جیاواز بکەینەوە. گەنجێک پارەی پێەیە،
بەڵام فکری ئەوەی پێنیە چۆن ئەم پارە بکاتە پرۆژە. ئێمە ئەمساڵ بۆ جیاواز لە ساڵانی تر ئێمە وامان کردووە ئەو گەنجە بێنین فێری بزنسی بکەین بزانین چۆن بتوانێت برەو بەخۆی برەو بە تواناکانی خۆی بدا تاکو بتوانێت کارێک بۆ خۆی پەیدا بکە و بژێوی ژیانی پەیدا بکە و وڵات بەجێ نەیەڵێ. بینە سەر ئەرکی و ڕۆڵی گەنج لە کۆمەلگا ئەوی کە باسمان کردیانی زیاتر تایبەتمەند بە سنتەرەکەی ئەوە نازانێت تێگە شتێکمان بێ خاڵێک لە بیرمان چوو بێت تایبەتمەند سنتەری ئەوە پێم خۆشە باسی کە پاشە مێ سەر ڕۆڵی گەنج بەڕاستی. ناسوپاس بۆخوا سنتەری گەنجان دڵنیاکەینەوە وەکو ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان و سنتەری گەنجانی شۆڕش هەردەم پشتیوانی و هاوکاری و برەو بە تواناکانیان نەدەین و خزمەتی زیاتریانەکە. باش کەواتە بینە سەر ڕۆڵی گەنج لە کۆمەلگا بۆ نمونە ئەوەی کە ڕوونە ئاشکرایە لە هەموو کۆمەلگایە گەنج دەینەمۆی گۆڕانکاریە گەنج دەینەوەی پێشکەوتنە گەنج سەرخان و ژێرخان و پێشخان و پاشخانی ئابووری هەموو وڵاتێک گەنج دەستی کارە هەلی کارە وزەیە بازووە فکرە عقڵە منطقە لۆجیکە ئەتوانێت هەموو گۆڕانکاریە بکات لە کۆمەلگا هەم نەڕووی جەستەیی هەم نەڕووی عقلی شەوچکە پێکهاتەی عقلی گەنج ینی ئەو کارگەیە باشتر ئیشەکە بیرکردنەوەی فراوانترە باشتر لەگە سەردەما لەگە قۆناغکارە باشتر توانێت هەڵ بکە. لە هەرێمی کوردستان بەگشتی بەوازە عێراق بینی بخینە لایەکەوە جارێ گەنج ڕۆڵی چی بۆ لە کۆمەلگا پاشان دێنە سەر بابەتی سیاسی و ڕۆڵی حکوومەت لە هەمبەر گەنج. خۆزگە هەموو کەسێک حکوومەتی هەرێمی کوردستان سەرکردەکانمان ڕێکخراوەکان هەموو کەسێک چاوی لە گەنج بکردە بزا گەنجی بەهرە و چی توانایەکی هەیە. بەڕاستی ئەبینین هەموو شتێک ئێستا گەنجە هەر گەنجە پێشڕەوی کرد حکومەت ئێستا حکومەتە هەر گەنجە ئێستا ئەبینی سەرکردەیە هەر گەنجە ئەبینی ڕاپەڕینی کرد هەر گەنجە ئەبینی پێشڕەویەکە لە هەموو بوارەکاندا هەر گەنجە ئەبینی خزمەتی کۆمەلگاکە خزمەتی نیشتیمانەکە خزمەتی هەموو کەسێکەکە. بەڵام بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستانە گەنج زۆر تەوەلا بووە کە بینی گەنجێکی زۆر سەفەرەکە کۆچەکە چێتە دەرەوە لەبەرەوەی بەڕاستی باسی قەزای چەمچەماڵ بکەین دەبینین کۆمەڵە گەنج بێکارن هەلی کار نییە ینی حکوومەت هێرەمە ببیت لەوە بکاتەوە ئەم گەنجانە نێڵێ وڵات بەجێ بێڵێ بەڕاستی ئێمە لە چەمچەماڵە چەنەها گەنجمانەیە ئێستا خەریجن و دامەزراندن نییە هەلێکی کارە ڕەخسێ بەڕاستی خانمان کوڕان کچان ئەبینی 1000 CV 2000 CV دێ. یەکێ لە نمونونەکانتان بۆ بژێڕمەوە ئێمە کۆمپانیایەکمان هەیە لە سنووری چەمچەماڵە معمەلی چپسی پێڵێن بە حکمیەوەی لە ئیدارەیە تۆزێک لەگەڵ ئیدارەیانی زیگین بینین 14000 خەریج 14000 کەس سیڤی تەقدیم کردووە بۆ 200 کەس. بەڕاستی حکومە دەبێ بیل لەم گەنجانە بکاتەوە دای بمەزێنێ بە شێوازێک لە شێوازەکان شەر نییە تۆ هەر لە کەتی حکومەتە وەرە کەتی تایبەت برەوی پێبدا بۆی کەتی کۆمەڵی کۆمپانیا و شت بێنە ئەو سنوورەی قەزای چەمچەماڵ و نەک قەزای چەمچەماڵ هەموو شارەکانی تر بەڵام بە تایبەت قەزای چەمچەماڵ کە سامانێکی زۆر سروشتی تایە خزمەتێکی زۆری تایە پارەیەکی زۆری تایە ئێمە ئەتوانین لە ڕێگەیەوە زیاتر خزمەتی گەنجان بکەین. کاتە سوودی بە خەڵکی ناوچەی لەگەنە تایساکە لە 200 لە 1970 گەنجانی ئێمە بێکارن. ئێوە خۆتان داواتان کرد لانی پەیوەندیدار لە حکوومەت ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێز هەمیشە داوا ئەومان کردووە کە گەنج کاری بۆ بدۆزینەوە بیخینە سەرکار لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ حکوومەت لەگەڵ ڕێکخراوەکانی تر لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ گەنجەکانی ئەوێ ڕاوێژمان کردەوە بۆی بتوانین خزمەتیان بکەین. بەڕاستی گەنجی ئێمە هەتا بێ بەرەو دواوە چێنەک بەرەو پێشەوە بەڵام کۆمەڵە گەنجی زۆر بەهرەمەندی باشی چالاکی فکری جوان ئیشی جوانیان پێ بەڵام بەداخەوە بینی پارەی پێنیە و گەنجە ئیشەکەی بکە کۆمەڵە گەنجمان هەیە پارەیە فکری نییە بەڵام ئێمە واکەین خزمەتی زیاتر بە گەنجان بکەین. باشە کاک سۆران بەڕێستان وەکو گەنجن تا چەنە گرینگە ئێمە گەشە بە گەنجانی خۆمان بدەین باشە تاکو ببێت بە گەنجی سەرکردە هەڵبەتە گەنجی سەرکردە ڕۆڵ و پێگەی تایبەتی خۆی هێلێنەوە کۆمەلگا ئەبێتە نمونەیەکی باش بۆ نەوەکانی تریش بکە بە هەمان شێوە. گەنجی ئێمە ئەگەر بەڕاستی لە چەمچەماڵە و لە تەواوی کوردستانە گەنجی زۆر باشمانەیە ئەگەر بمانەوە بیکەین بە سەرکردە بمانەوە بیکەین بە قدوە لە کوردستانە ئەگەر خزمەتێکی باشی بکەین ئەگەر برەو بەتوانا و
ڕۆشنبیکردن و کۆمەڵە شتی بدەین بەڕاستی گەنجی باشمان هەیە گەنجی زۆر بەتوانامان هەیە گەنجی زۆر زیرەکمان هەیە گەنجمان هەیە بەمانای وشە ئەوێ ببێ بەسەرکردا هەمیشە لە پێشکەوتندایە لەبەرەوەی بەڕاستی گەنج ئەبێ خزمەت بکرێت تۆ گەر گەنجێک خزمەت نەکرێ برەوی پێنەدرێت تواناکانی بەگەڕ نەخرێ ناتوانێت بێ بەسەرکردا واتە لێرە حکوومەت گرنگە ئەگەر بتێ ڕاستی و واقعی بڵین ئەبێ حکوومەت بە هەموو توانایەکەەوە خزمەتی گەنج بکە بۆی گەنج پێ بگەێنێ چەند خۆشاچیتە شوێنێک دایرەیەک حکوومەتێک شوێنێک گەنجێکی بەتوانای لێ بینی یەکسەر ئیش و کارەکانت بۆکە بەڵام ئەگەر گەنجی لێ نەبێ بە سەعات بە 2 ساعت ئیشەکانت ناڕە هەڵبەتە بابەتی گەنجی سەرکردە ئەمە قسە زۆر هەڵەگە ڕەنگە بۆ ڕۆژەڵاتی ناوەڕاست تۆزێ ئەستەم بێ گەنجی سەکرەتیا دروست بێت ئەنی تۆزێ بەوەی کللتور و دۆخی سیاسی و شەڕی نێوانەوەی کۆن و نەوەی نوێ جیلی کۆن و جیلی ئێستا ئەمە ڕەنگە قورس بێکەوە گەنجێکی سەرکردە لە وڵاتە بەڕاستیانی دروست بێت بەتابەت بۆ ناوچەی وەکو عێراق چکە ئەزانی کەەوە کۆمەڵێک عقلیەت کۆمەڵێک فیگەر کۆمەڵێک فاکتەرەیە کە زاڵە بەسەر هاتە پێشەوەی گەنج بینە سەر کاک سۆرام بابەتی بوون و منە ئەمەی کە باسمان کە بوون ڕۆڵی حکوومەت بوو لە هەمبەر گەنج هەڵبەتە کۆمەڵشتی کەمەوە دواتر کاتەوە باسێکین بەڵام بینە سەر خودی گەنج ڕۆڵی گەنجانی ئەرکی گەنج لە کۆمەڵگایە بۆ نمونە سێ مەزانی کە دنیای سۆشیال میدیای بەڵام وامان لاتوە ئێمە لە دنیای سۆشیال میدیای کوردیدا ینی کۆمەڵێک گەنج دروست بێت بە ماسوولکەی ساختەوە بە ماسوولکەی ساختەوە بەڕاستی ینی کۆمەڵی خەڵک دروست بێت کە ئەو ماسوولکەی کە هیانە ماسوولکەی خۆیان نییە ئەو ڕێکە وتەکەی ستالینەکە باسێکە کۆمەڵی وڵات و دەوڵەت و کۆمەڵە سەرکردە هەن ماسوولکەی خۆیانە بەڵکو کەشەفشەکەن و ماسوولکەی وڵاتانی دەوروبەر و وڵاتانی دیکەوە جا گەنج تا چەند گرنگە بوون لە وەهمی سۆشیال میدیا دەربچێ گەنج بزانێکە خۆی خاوەنی شوناس خاوەنی کەرامەت خاوەنی قیم پرەنسیپ مەبادی خۆیەتی واتوانێت خۆی بەڕێوە بەرێ بۆ نمونە منێکی گەنجەکە دەرچووی زانکۆ بم لە پاش ڕۆژ داگەر حکوومەت دامی نەمەزراند و هەلی کار نەبوو بەڵام پێم عیب نەبێت کە لە دەرەوە ئیشوکاری خۆم بکەم و من سەرڕنگانی خەڵکی بووم نەگە بینەر وابزانێکە من لێرە دانیشتم و قساناکەم ڕەنگە قسەی زل بێ بەڵام بەش بە حاڵی خۆم ڕەنگە هاوڕیان و پشتی کامێرە باش بزانن کە بەدەر لەنگ ئیشەی خۆ من چی ئیشوکارێکی دیکاکەمە دەرەوە بەڕاستی و پێشم عیب نییە و پێشم شەرم نییە و پێشم نەنگی نییە و ئیش ڕەمزە شوناسە کەرامەتە پێناسیە بۆ ئینسانێ بەڕاستی من ئەگەر باسی خۆم بکەم من ئەگەر گەنجێک بم گوێ بەوە نادەم لە دەرەوەی ئیشەکەی خۆم چیەکەم من پێشەوەی کە بێمە سنتەری گەنجان 13 ساڵ بۆ یاخچێتیم کردو و ئەوەی کە ئێستا دەستمەکەوێ پێشتر 2 قات 3 قات دەستمەکەوت شەر نییە تۆ لە کارێکە کە کارەکەی سەرکەوتو نەبی بۆیە گەنج پێویستە پشت بەخۆی ببەستی ئەگەر پشت بەخۆی بەست ئەتوانێت هەمیشە قدوە بێ شەر نییە تۆ ئیلا کەرتێکی حکوومەت ئیلا تەعینێک ئیلا موچەیەک کۆمەڵە ئیشی جیاواز هەیە گەنج ئەتوانێت خۆی پێ بگەێنێ ئەتوانێت خۆی قدوە بێ ئەتوانێت خۆی توانای هەبێ ئەتوانێت خۆی برە و بە تواناکانی خۆی بدا ئەتوانێت خزمەتی خۆی بکە ئەتوانێت خزمەتی نەوەکانی خۆی بکە ئەتوانێت خزمەتی کەس و کارەکەی خۆی بکە بەچی بەهۆی کە خۆی بتوانێت برە و بە تواناکانی خۆی بدا گەنجی ئێمە کەمێک خۆی تااقەتی نییە ئەگەر ئەو تااقەتە و سەریقەی کە خۆی هەیەی بیدا بەوەی کە برە و بە تواناکانی خۆی بدا دڵنیا بە پێویستی بە کۆمەڵە شت نییە ڕاستە پێویستی بە مادەیەکی کەم هەیە تاوەی پێ بکە بەڵام ئەتوانێت ئەو مادەیە کەمە لە کەمەوە دەست پێ بکەی بۆی بتوانانی ببی بە قدووە بەڵام گەنجی ئێمە بەڕاستی خۆی توانای باشیەیە تااقەتی نییە بۆیە گەنج ئەتاک و ڕۆشنبیر و بتانی پێی بگەینی ئەتوانێت کاری باشتر بکە جارێرە دەپاوە لێت بپرسم کاکە سۆران تا چەنێک گرنگە گەنج گرنگی بە خودی ڕۆشنبیریکردنی خۆی بدە خودی باتوانەکانی خۆی بدە ئەوترێت گەنجێک لەوانە بڵێ بەنێستا خاوەنتوانە و بەهرەی خۆی برام لە کاتێکدا خاوەنتوانە و بەهرەیەکە کە لەوانە ئەگە کاری لەسەر بکرێت دڵنیام سەرکەوتووە بێت گەنجمان پێشتر ئاماژەم بە شتێک داوتم گەنجمان هەیە زۆر بەتوانە و ئەوەیە بەڵام بیرۆکەی بۆ ئیشەکان نییە ئێمە کۆمەڵە گەنجمان هەیە لە چەمچەما توانایەکی باشیان هەیە شتێکی باشیانە ئەتوانن کار بکەن لە کچان لە کوڕان ئەتوان کار بکەن بەڵام سەیرەکەی ئەم گەنجە تااقەتی کارکردنی نییە تااقەتی ئیشکردنی نییە تااقەتی ئەوەی نییە کە بەیانان هەڵسێ و بتوانێت برە بە تواناکانی خۆی بدە ئەمە یەک دوو ئەگەر بمانەوێت گەنج ڕۆشنبی بکەین بەڕاستیە بێ حکوومەت کۆمەڵە بەرنامە هەیە تایبەت بە گەنج بیکە بۆی ئەم گەنجە ڕۆشنبیر بێ لە ڕووی ئایدۆلۆژیاوە لە ڕووی کۆمەڵە
شتەوە ئەم بەڵام پێت وایە حکوومەت گەنجی ڕۆشنبیری بێ بەڕاستیان پرسیارێکی جەوهریە حکوومەت نایە بۆ نمونە لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو ینی ئەمە زۆر دەکا باس لە پێشکەوتنەکەی باسی ئەوروپاکەین وەکو لانکەی پێشکەوتن ینی سەرەکیترین دامەزراوە جومگە بۆ بەرەو پێشبردننی بزافی ڕۆشنبیری و ڕۆشنبیکردنی تاک پەروەردەیە و پەروەردەیەکێکە لەو سێکترانێکەوە حکوومەت ساڵانە زۆرترین بودجەی بۆ تەرخانەکە تاوەکو خەڵکی باش و خەڵکی پەروەردەکرا و خەڵکی ڕۆشنبیر بخاتە نێو کۆمەڵگەوە بەڵام ئاخۆ لە هەرێمی کوردستان حکوومەت توانێتی بایەق بە پەروەردە بدا لە کاتێکا بۆ نمونە ئەو کەسانی کە لە سێکتەری پەروەردەیە کارەکەن تەنانەت خوێندکاریش تااقەتی خوێنی نیە خوێندکار کاتێک کە بۆ نمونە امتیحانەکە خۆخواتی تەواو بێت خۆخواتی پشوو بێ خۆخواتی بیانی داوام نەکە مامۆستاژ لە کاتێکە بە چەند مانگ جارێ نیو وشە وەرگێت ئەمە ئیفلیشکردنی گەنجی داهاتووی کۆمەڵگانیە چونکە خەڵک کە حکوومەتی هەبێ ئەبێ پەروەردەی بکە پەروەردەش کێ پەروەردەیەکە مامۆستا ئەگەر خوێنکار بە جوانی پەروەردە نەکە و بەرزی نەکاتەوە توانای بەرەو بە توانەکانی نەدا ئەم گەنجە بەسەقەتی پەروەردە بێ بۆیە کردی پەروەردە لە سنووری لە هەرێمی کوردستانە تابێ بەرەو نزمیێڕوە ئاسی بەرز نابێتەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بی لەوە بکاتەوە توانای ئەم گەنجانە زیاتر پرەویان پێ بدا لەو توانایانەی کە هەیەە بەڕاستی پەروەردە تابێت بەرەودار و خانەڕەوە بەڵام سوپاس بۆخوا ئەبینی کۆمەڵە ڕێکخرا و کۆمەڵێک شوێن هەیە دامی ئەو پەروەرداناکەن دخولیان هەیە ڕۆشنبی خەڵکی ڕۆشنبیرەکەنەوە تەلەبایان قسەی بۆکەن ڕۆشنبیرەکەنەوە لە نێوان خوێندکارانە لە نێوان مەکتەبەکانە لە نێوان مامۆستایانە ئەمە پێویستە حکوومەت ڕەچاوێکی ئەمەش بکە بۆی بتوانێت زیاتر برەو بە توانای گەنج بدا بەڕاستی گەنج پێویستە خزمەت بکرێت ئاوڕی جدی لە گەنج بدرێتەوە بۆی بتوان زیاتر خزمەت بە وڵات و بە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باشە کاک سۆران بینیمان لە ماڵ ڕابردوودا دیداری گەنج سازکرا لە شاری سلێمانی ئامانج یاخود تا چەندێک گرینگە سازدانی دیدار سیمینار کۆر خول هەموو ئەمانە کۆ بکەینەوە تایبەت بن بە گەنج یاخود پەرەپێدانی گەنج ئەمانە تا چەند گرینگن بۆ دیداری گەنجان کۆنفرانسی گەنجان خزمەتکردنی گەنجان ئەمە زۆر ڕۆشنبیری تاکی گەنجان ئەمە زۆر بەسوودە ساڵانە نەکجارێ من پێم باشە هەموو ساڵێکدا بۆ 15 بۆ 20 ئەم کۆنفرانس و ئەم دیدارانە بکرێت لەبەرەوەی بەڕاستی گەنج پێویستێتی بزانێ خۆی چیەکە ئامانجی چییە توانای چییە هەوڵدانی چییە بێ من و تۆ نزیک بکاتەوە لەسەر ئەوەی کە ئایا پرۆژەیەکم هەیە بمەوێ بە توی بگەێنم بۆی لە داهاتوودا ئەگەر تۆ بتوانانی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکارم بێ بۆی برەو بۆم توانای خۆم بدەم بەخشە جاری وایە سەبوون منڵێن کە ئێمە ڕێکخراوی زۆر و گۆڵمان هەیە لەموو بوارەکانە بەڵام ڕێکخراوەکان وەکو دەڵێن ئەوەنی کە وەرگرتنی بودجە و پارە و نەسریە ئەوەنی کە لە ئەرزی واقع ئیش نەکراوە مەسەلەن بۆ نمونە بۆی کە عقلێتی گەنج و ژیانی گەنج بگۆڕدرێت یعنی سازدانی دیدارەکانیش دیدار بێ سیمینار بێ پانێڵ بێ سوزانما تا دواترەمانە لە واقع چی لە ژیانی گەنجە گۆڕن بەڕاستی ئەگەر بەڕاستی بینە سەرواقعی ئەتوانن بیگۆڕن بەڵام کراوە نەکراوە لە 100% نەکراوە بەڵام لە 130 40 50 ئەوش بە من ناکرێ بە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ناکرێ ئەگەر بەڕاستی بە هەماهەنگی بێ حکوومەت ئاوڕی جدی لە ڕێکخراوەکان بداتە ئەو ڕێکخراوانەی بەمانای وشە فعالن کارەکەن ئیشەکەن خزمەتەکەن لە بواری گەنجانە ئەگەر بەڕاستی بیانوێ کار بکەن و گەنج فعال بکەن ئەبێ خزمەتی گەنج بکەن ئەبێ خزمەتی ڕێکخراوەکان بکەن کۆمەڵێک پرۆژە هەیە گەنج پێویستی پێیەتی وەرە تۆ هەلێک بۆ گەنجێگە ڕەخسێنی باشە وەرە ئەم کە گەنجە پارەی بەرێ ینی لە هەرێمی کوردستاندا ماوەیەک پارەیانەدا بە گەنج بۆی برەو بە تواناکانی خۆی بدا دواتر لیان وەرەگرەوە وەرە ئەمە زنوو بکەرەوە بە ڕێکخراوەکان بیدا من ناڵم مەیدە حکوومەت بات با ڕێکخراوەکان ئەم کارە بکەن بۆی سبینە ئەم گەنج توانین لە 120 مانگانە پارەکەی لێ وەرگیتەوە لە 100 وەریگرەوە هەم گەنجەکەی ئیسفادەکە هەم خۆشت خزمەتێکی زیاتری گەنجانت کردووە و بۆ ڕۆشنبیری تاکی گەنج پێویستە ئاوڕی جدی بدرێتەوە لە گەنج ڕۆڵی خانەوادە ڕۆڵی کۆمەلگا چیە لە هەندانی گەنج خانەوادەی ئێمە کە گەنجەکە تاوا بێ خوێندن تاواکە نازانێت چی لێ بکە چی بکە ئەو گەنجە ئەڕوخێ لەبەرەوەی نازانێت لە کۆ کار بکە ئەم دایک و باوکە چۆن چی لێ بکە
ئەو باوکی من دایکی من مانگێک هاوکاری کردم دوان هاوکاری کردم سییان هاوکاری چواردم توانای نییە چونکە هەرێمی کوردستان هەتابێ بەرەودا ڕوخانە چێت ناتوانن هەلی کار بڕخسێن بۆ گەنجان پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جددی لە گەنج بداتەوە خزمەتێکی جددی بە گەنج بکە هەلی کاری بۆ بڕخسێنێ شەرنیە لە کەرتی حکوومەتە با کەرتی تایبەت دەوڵەمەند بکە کۆمەڵە کەرتی تایبەت هەیە پێویستە گەنج ئیشی لەسەر بکە ئەتوان حکوومەت کۆمەڵە کارگە و کۆمپانیا و کاری تایبەت بێنن بۆی گەنج ئیسفادەی لێ بکە و خزمەت پێدوانی ئەم داڕوخانەی گەنج ئەم داڕمانەی گەنج ئەم کۆچکردنەی گەنج هیچێک لە ئەوکارەکانی ئەوە بێ گەنجێک کە تەمەنی 25 ساڵە 27 ساڵە یاخود 29 ساڵ 30 ساڵە کاتێک کە ئێواران یاخود عسران یاخود شەوانی دێ بە شەقامێکە پیاسا کە ئەبینێکەوە گەنجێکی هەرزەکاری تەمەند 4 ساڵ و 15 ساڵ بەڕاقیترین ئۆتۆمبیل پیاساکە بە 600 شەقامەکانە لە کاتێکە ڕەنگە کورد دەڵێ گیانی تۆز لێ نیشت بێت بەڵام ساری باشی پێ ئۆتۆمبیلی پاچی پێ و جیاوازی چینایەتی و باوکی ئیتر خوا پێداوە لە هەر ڕوویا خۆ لە هەر بوارێکا بێت بەڵام ئەو ڕەنگە باوک و دایشی و خودی خۆشی ماندوو لە ناز بن خاوەن قوربانی بن خاوەن شەهید بن خاوەن باگراوندێکی باش و پاکی نەزیهی کوردایەتی بن کەچی ئەو ناڵێن ڕووکاتە کاملە پێدوانی ئەمە کارێکە بۆ داڕمانی گەنج 100 میلیۆن ئای 100 ئەوەیە چێکە لە هۆکارەکان من گەنجێکم ئەبینم هەڕەفیقەکەی من هیچ مستەوایەکی منی نییە هیچ توانایەکی من نییە من خوێندنم تاوا کردەوە خوێندنی تاوا نەکردو ئەبینی ئەو سیارێکی جوانی پێەیە خانوویەکی باشی هەیە ماڵێکی باشی هەیە دەوڵەمەنە کێشەی پارەی نییە منی گەنجیش نە سیارم هەیە نە هیچمەیە ئەبینێ کە بەسەر شۆستەیە گاچم ئەو تۆزی شەکا بەسەر منە ناشتوانم هیچ دەسەڵاتێکمە بێ بەسەریا بەڵام ئەگەر حکوومەت هەر کەسێک هەر ڕێکخراوێک هەر کارێک هەر شوێنێک ئەگەر خزمەتی گەنج بکە ئەتوانی هاوشانی گەنجەکەی تریش ئەمیش ئەوە بکە بەڵام بۆ دۆزینەوەی هەلی کار پێویستە حکوومەت هەوڕجددی لە گەنج بداتەوە خزمەتی بکە بە استراتیژ دەبێ و بەرنامە باش دەبێ ینی بێ ماستەر پلانێکی باش دەبێ بۆ ئەو کارە کاک سۆران باکێ ئەوەترێت گەنجی خاوەن ڕۆشنبیر خاوەن ماریفا یاخود گەنجێک پێوترێت خاوەن هەوڵدان خاوەن ئامانج بۆ گەنجەی کە پارەی پێەیە لەگەڵ بیرۆکەشە بەو گەنجەی کە پارەی پێەیە گەنجمان هەیە زۆر بەتوانایە زۆر لێ هاتووە زۆر ڕۆشن بیرە زۆر خوێنەوارە خەریکی نووسینە خەریکی هەموو شتێکە بەڵام پارەی پێ نییە سیرەکە گەنجێکی داڕووخاوە گەنجیشمان هەیە هیچ نازانێ و پارەی پێ و هەموو شتێک ئەبینی لە هەموو قودوەیەکە لە پێشی خەڵکەوە هەڵبەتەمە پێداچوونەوە بۆ سێکتەرەکانی کۆمەلگا و ڕوانینی کۆمەلگا بۆ شتان نەبکرێت کاکسوانێمە سپاس دەکەین ینی دەرفەتمان هەرەوە نەبوو لە کۆتاییەکە خاڵێک ما بێت لە بیرمان چوو بێت پێم خۆشە زۆر سپاس بۆ ئێوە گەنجان دڵنیاکەینە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان وەکو سنتەری گەنجانی شۆڕەش ئێمە هەردەم هاوکار و پشتیوانیان نەبین بۆ خزمەتکردنیان پشت بەخوای گەورە هیوادارین وەسپاسدارین کە گەنجی ئەم وڵاتەش گەنجی بەشمێنەتی ئەم وڵاتەش بەرواقارێکی باشتە بەڕاستی بڕە و ئێمەش ینی گوناحە تاوانە تۆ خەڵک لە ڕابردووە کە ئێمە هێشتاوە کاتێکی زۆر کەممان ماوە بۆ ڕاپەڕین پێیتا پێدا کە پێنجسی ڕاپەڕین دەست پێکە خەڵک قوربانیدا بە ماڵی بە مناڵی بە هەموو شتێکی تاوەکو حکوومەتێکی کوردی دروست بێت و لە ژێر سایە و ساباتی ئەم حکوومەتەیە بەحەسێتەوە و ئەو گەنجانیکەوە هەمانە لە ژێر سایە و ساباتی ئەم حکوومەتەیە بەحەسێنەوە بە ئارامی ژیانی خۆیان بەسەر برن و خزمەتی ئەم وڵاتەوە ئەم خاکە بکەن نەک بچن لە وڵاتێکی غەریبیا خزمەتکەم بەڕاستی زۆر ڕاست دووبارە بەخێر بێت سۆران بابان بەرەوبەری سنتەری گەنجان و لاوانی شۆڕش زۆر بەخێربێت کاکسۆران بەڵە خۆشەویستان ئەوەی کە گوێبیست و بینەر بوون تاوای زەنارەکان یاخۆ تاوای بڕگو بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی بەیانی باش بوو لای منەوە هەتا پرۆگرامێکی تر هەر شاد بن نووسەرێکی گەورەی عێراقی باس لە خاڵێکی زۆر گرنگەکە ئەڵێ هەڵبەتە لە باسکردن لە قسەی پێشینان و قسەی ڕابردوو ئەو مەبەستی لەوەیە ئەڵێ پەرژین بێ کۆمەڵێ مشکە بن کۆ بنەوە بێکەوە ئەو مشکانە ئەیانێ بیرۆکەی ئەوانێک کە هەوڵدن چۆن نەهێڵن کە پشیلە بیان خوا بیان کا بە قەپاڵێک باشە هەمووان کۆمەڵێک بیرۆکە تەرحەکەن پێشنیازیەکەن بەڵام دانەیشان ئەڵێ پێویستە کەوای مەجارە سێ بخەینە ملی پشیلەکەوە بۆی کە ئەو پشیلێر کاتێکە دێ بەرە و ئێمە تاوەکو بمان خوات بۆی کە ئەو زەنگەلێ بدا و ئاگادارمان کاتەوە هەمویان بیرۆکەیان پێجوانە بەڵام دوازار ئەو پاڵەوانە چییە کەوا بتوانێت بڕوا لەمان پشیە نزیک بێتەوە و ئەو جەڕەسە بخاتە ملیەوە باشە لێرە نووسەرەکە ئەڵێ بیرۆکەکان هەمویان جوانن
باشە و هەمویان ئەوەی کە باسمان کردێمە لەکە لە پرسی گەنج کۆڕە سیمینارە دیبیتە توزانم چالاکیە و ئەو ورکشۆپانی کەوا سازەکرێ بۆ گەنجان ئەمانە زۆر گرنگن باشە بەڵام ئاخۆ ئەو پاڵەوانە چییە کەوا ژیانی گەنج بەواقعە گۆڕێ ئەو پاڵەوانە چییە کەوا گەنج بتوانێت بکاتە خاوەن کیان و کەیونەت و ئیرادە و کەسایەتی و تاکایەتی و چەندایەتی و چۆنایەتی خۆی لە کۆمەڵگا هیوادارین کە لە داهاتوە پاڵەوانێک دروست بێت تاوەکو ژیانی گەنجانی ئەم وڵاتی ئێمەش بەرەو ئاقارێکی باشتر بێت و گەنج بتوانێت بەهێز و باز و بە بیرۆکەی خۆی داهێنان بکە و ئەم کوردستانێکەوە هەمانە بەرەو پێش بڕوات ئەگەر ئێمەش نەمان بینی هیوادارین کە نەوەکانی دەی خۆمان بیبینن هەموو لای تا شاد